بەڕێزان لاکەم سڵاوتان لەبێت خۆشحاڵم جارێکی تر بەدیدارتان شاد دەبمەوە هیوادارم بتوانم سەرنجتان ڕابکێشم لە پرسێکی هەستیار و گرنگ و ژیانی و ژیاریدا ئەویش تایبەتە بە قسەکردن لەسەر ڕەوشی خواردن و خواردنەوە ڕەوشی خۆراک و خواردنەوەکان لە هەرێمی کوردستان بەڕاستی هەموو ئەوانەی کە شارەزاییان هەیە بەشێکی زۆر لەوانەی کە پسپۆڕیان هەیە بەشێکی زۆر لەوانەی کە بەرکەوتنیان هەیە لەگەڵ دنیای بازرگانی ئەم بوارانەدا باز لەواکەن ڕەوشی خواردن و خواردنەوەکان لە هەرێمی کوردستان لە حاڵێکدا نییە کە خۆزگەی پێ بخوازرێت باز لەواکەن هەر کەسێک گەردیلەیەک واتە زەڕێک خۆشەویستی بۆ ئەم نیشتیمانە هەیە هەر کەسێک زەڕێک خۆشەویستی بۆ ئەم وڵاتە هەیە هەر کەسێک زەڕێک خۆشەویستی بۆ حکوومەتی ئەم وڵاتەیەکە بەرهەمی هەزاران ساڵ خەبات و بەرهەمی خوێن و فرمێسکی شەهیدان و کەسوکاریانە بەڕاستی ئەبێ لەسەر ئەم بوارە قسە بکات بە تایبەتی دکتۆرە پسپۆڕ و تایبەتمەندەکانی کە بڕوانامەی باڵیان هەیە لە خوێندنی باڵادا بەڕاستی ئەوانەی کە بە ویژدانەوە پەنجا خەنە سەر برینەکان بەڕاستی ئەوانە پێشمەرگەی ڕاستەقینەی ئەم وڵاتن بەڕاستی ئەوانن کە خەمیان هەیە بۆ قوڵکردنەوەی مانا و واتاکانی هاونیشتیمانی بوون بە تایبەتی بینەرانی بەڕێز سێ بوار هەیە ئەویش شیر بە هەموو جۆرەکانیەوە بە شیری مناڵەوە شیری گەورەوە هەروە هێلکە هەروەها گۆشت بەڕاستی سێ لەو بوارانەیە کە لە ڕێگایەوە ئەمنی بایۆلۆجی وڵاتەکە ئەپارێزێت چونکە ئێمە چوینەتە ناو بەریەککەوتنێکی زۆری سیاسیەوە ئەم سێ بوارە ئەتوانرێ ڕاستەوخۆ وەکو چەکی کۆکوش خەڵکی پێ بکوژی بەڵام مردنێکی سپی هێواش واتە ئەتوانرێ لەم ڕێگایەوە بڵێ کیمیاباران کراویت بەڵام کیمیابارانیش نەکراویت ئەمە بە چیە کرێت ئەمە بە قسەی پسپۆڕەکان ئەکرێت کۆنتترۆل بکرێ ئەمە بە کواڵەتی کۆنتترۆل ئەکرێت ئەمە بەهێنانی ئەچیزە و دا و دەستگای تایبەتمەند دەکرێت ئەمە بە دروستکردنی وەشیاری هاونیشتیمانیان ئەکرێت من ئەزانم لە وڵاتەدا بەهۆی هەلومەرجی ناجۆرەوە زۆر جار کە ڕاستیەکان لە حکوومەتی خۆشەویستی هەرێمی کوردستان ئەشارڕێتەوە کەسانێک دەستیان گرتووە بە کڵاوەکانەوە تا بانەی بە بگرە تا ڕادەیەک کێشە بە ئەو کەسانەش دروست دەکەن کە بەڕاستی پەنجا خەنە سەر برینەکان و قسەی ویژدانەکەن قسەی دەروونەکەن قسەی دڵەکەن قسەی بەرپرسیارەتیەکەن ئەم شەو لەگەڵ کۆمەڵە پسپۆڕی ئەم بوارانە لە خزمەتتان داین بۆی کە پەیامی وشیاریان هەبێ بۆ ئێوە پەیامیشیان هەبێ بۆ داو دەستگاکان من لە ڕابردوودا زۆر وتومە لە هیچ وڵاتێکی دنیادا نیە حیزبەکان لە بینی خۆیاندا کواڵەتی کۆنتترۆل دابەش بکەن ئەمە پارتی وێکێتی و گۆڕان لە ڕابردوودا کردیان ئێستش ئەتوانم بڵێم هەر وا ئەڕوات لە ڕابردوودا حیزبێک لە حیزبەکان پێیوتم بەڕاستی کاکە ڕەنجتۆ ناوی ئێمە ئازڕێنی بەڕاستی ئێمە دەستمان لە کێشاوەتەوە فترەیەکە وازمان لێ هێناوە یاومانە بە کۆمپانیایەک وتمی جا وەڵا عوزر لە قەباعەت خراپتر ئێمە حکوومەتداریەکەین ئێمە بێ وەکو هەموو دنیای گەشە بەش دا و دەستگای خۆراک و دەرمان بۆ نەتەوە و میلەتەکەمان دروست بکەین نابێ کەسی بەویژدان شتی باش بێنێ و بەڵام کەسی بێویژدانیش فرسەتی هەبێ شتی خراپ دەرخواردی خەڵک بات سەرەتا لە جەنابتەوە دەست پێ کەم وەکو کەسێکی تۆژەر وەکو کەسێکی بە ئەزمون وەکو کەسێک کە ئەزمموی پشکنینیشت زۆرە لە وڵاتەدا ئەم قسانەی کە من کردم ئەمنی بایۆلۆجی خەڵک ئەتوانرێ وا بکرێ میلەتێک کیمیاباران بکرێ و کیمیابارانیش نەکراوە ئەمە ترساندنی خەڵکە یا پسپۆڕیەکەی تۆش هەرم قسانە ئاکات بەڵێ دەست خۆش کاکڕن زۆر سپاس بۆم بەرنامەیە من ئەمەوێت سەرەتا بە یەک دوو زانیاریکە دەست پێکەم لە ڕاستیە لە دنیای مۆدێرنە ئەلفوبێی دەوڵەتداری ئێستا یعنی یەکێک لە پایەسەرەکیەکانی دەوڵەتداری بریتیە لە ئەمنی قەومی ئەمنی قەومی خۆراک پەیوەندیەکی ڕاستەوخۆی بە ئەمنی قەومی وایە ئەکرێ هەر بۆ قسەکانی جەنابەت ئەکرێ کیمیاباران بکرێ کیمیایی بەکار نەهێنرێ
ئەکرێ جارێکی کە ئەنفال بکرێ بەڵام بەکردداری نەتخانە چاڵ بەسپانە وەڵام بە شتێک کە خۆشیت پێ بەخشێ ئاگاو لە خۆت نییە شتێکە کە خۆشیت پێ بەخشێ خۆراک ئێمە هەمومان کە مرۆڤین لە کۆمەڵێک مەوادی ئەندامی و ناندامی پێکاتوین سەرچاوی ئەم مادانەی ئێمەوە لە نوکی پێمان تا تۆقی سەما خۆراک ئەکرێ ئەو مادانەی کە لە ناو خۆراکە بەکارهێنرێ ببێتە هۆی دروستکردنی لەشێکی ناتەندروستی ئەنواع جۆری کێشە هەر لە ئۆتیزم و نەخۆشیەکان درێژخایەنەکانی بیگراتاوە کۆمن نەخۆشیەکانی کە و ئەکرێ مرۆڤێکیش بی وەکو دەوڵەتە خواپێداوەکانی دەرەوە ئەوروپا ئەوانە کە ئەمنی قەومیەکان بە جددی گرتووە و کۆنتترۆلیان کردووە ئەکرێ مرۆڤێکی ساق و سەلیمیش بی ئێمە ئەوە لایەک لە لایەکی کە ئێمە هەڵەیەکی زۆر گەورەمان هەیە ئێمە لە استراتیجی دەوڵەتداریە هاتوین ئەڕۆین خەستەخانەی مۆدرن دروستەکەین بەڵام دائەنیشین بڵێن دائەنیشین بە دیاری کەسێکی ساقەوە نەخۆشەکەوێ دەی وەرە خەستەخانەکەی ئێمە یەکسەر بیبێن بیخێنەژێ دەرمان و عەزاب و هەراو بەزمەوانە و چارەسەری بکەین بەڵام لایەکی کەمانی هەمال کردو کە پێوتری هۆشداری تەندروستی ئێمە ناچین وا لە تاکەکە بکەین معلوماتی بینی خۆی بپارێزێت ناچار ئەوە نەبێ بۆ نەخۆشخانەکەی ئێمە چەنی نەخۆشیەکانی ئەم وڵاتە داوای ڕقمی دقیقە لێ ناکەم ئەزانم وڵاتی داتا و ژمارە نین بەداخەوە چەنی نەخۆشیەکان پەیوەندی بە خۆراکەوە هەیە لە دنیادا پەیوەندی بە هەناسەوە هەیە پەیوەندی بە هەواکەتەوە هەیە پەیوەندی بە ئاوەکەتەوە هەیە وەڵاهی هەروک خۆت لە داتا نازانم بەڵام هەر لە نەخۆشی شێرپەنجە کەیتە ترسناکترین جۆری نەخۆشیە یەکێک لە سەبە بەسەرەکیەکانی شێرپەنجە طبعاً جەنەتیک و ئەوانەش هەیە بەڵام سەبەبی سەرەکی خواردنە نەخۆشیەکانی کە ئۆتیزم و نەخۆشی درێژخایانی گورچی لە و جگەر و ئەوانە هەموو ئەندامەکانی دەشی ئێمە خۆراک ئەتوانە ببێ بە سەبەبێک لە سەبەبەکانی ئەو نەخۆشیانە ئێمە یعنی هەر ئەم بۆ زانیاری جەناب ئێمە لەم وڵاتەیە منم چەندین جار بە بەرپرسانی شموتووە ئێمە ستانداردێکمان نییە پاکێجێکمان نییە ناوی ستاندارد بێ بۆ ئەوەی خۆراکی پێپارێزین ئێمە سۆپەرمارکێتی وڵاتانین تەنانەت مافی ئەومان پێڕەوا نابینن ئەوەی ئەی خۆین بە کوردی لەسەرین و سرابێت وڵات هەیە لەسەر ئابووری ئێمە ئەژی کەچی ناچێ بە کوردیش بۆمان بنووسە ڕاست کاکڕنج من ببوورە دەرفەتت دەدەم بەس تەنیامێ جملەیەکە لێ وەربگرم من باسی شیر و گۆشت و هێلکەم کرد گۆشتی ئەم وڵاتە ئەوەی کە لە بازاڕەکانە هەیە ئەتوانین بڵین تەندروستە من ناتوانم 100% بڵێم بەڵام توانم پێ بڵێم نسبەیەکی باشی تەندروست نییە تەندروست نییە لە چیا لە چیا من ئەو سەیریکەم گۆشت لە وڵاتەی ئێمە دوو سەرچاوی هەیە یەکێکیان سەرچاوی ناوخۆیە ئەوەکەیان سەرچاوەیەکە کە لە دەرەوەیەت بەڕاستی ئێستا زۆربەی لە دەرەوەیەت لە دەرەوە کۆمەڵێک مەوادی کیمیایی پیانەوە تێ پریسێرڤەتیڤس ئەم پریسێرڤەتیڤسانە ینی بە زمانی ئینگلیزی وای پێوتێ بەکارهێنرێ بۆ مادە مادی پارێزەرە حافیزە بەکارهێنرێ بۆ ئەوەی ئەم گۆشتە لە وڵاتێکەوە کە هاوردە ئەکرێ بۆ وڵاتی ئێمە ئەم گۆشتە لە ڕێگا تێک نەچێ شێوازی فرێشی بمێنێتەوە و مایکرۆ ئۆرگانیزمەکانی وەکو بەکتریا و ئەمانە هیچ گەشە نەکاتیایە ئەمە بە کیمیاوی ئەم فرێشبوونەیە پارێزم ئەم کیمیاوی ناوی نایتریت و نایترایتە لەگەڵ فۆرماڵینی زۆر جا بەکاریە من نمونەیەکە بەمێم بەدەستی خۆم فەحسم کردووە لەم وڵاتی خۆمانە گۆشتی فرێش کە لە مارکێتێکی زۆر بەناوبانگی ئەم وڵاتە بە فرێش فرۆشراوە چۆن فەحسم کردووە لە 180 زیاتر لەو نیزبەیەی کە ڕێگەی پێدراوە مەوادی نایترێت و نایترایتی تیابوو ئەم مەوادی نایترێت و نایترایتە سەبەبی سەرەکی زۆر جۆر نەخۆشینن سەرەتانی تیا سەرەتان لە سەری لیستەکەوەیە لە خۆشی بۆ نمونە تێکچوونی این بڵێم تێکچوونی گوچیلەی تایە نەخۆشی لە ناوبردننی فەنکشنەکانی جگەری تێدایە سەریەشەیەکی دوور و درێژ زۆر جا سەریەشەیەکی دوور و درێژت هەیە نازانی سەبەبەکەی چییە خەڵک پێڵێ دکتۆرێک پێڵە شەقیقە دکتۆری کە پێڵە شتێکی کە هەتا ئەگاتە شێرپەنجە یعنی بڕۆ ئەگەر بچیت باگراوندی ئەم دوو مادەیە بخوێنیتەوە
دووەم وشە پێێتەڵە سەبەبی شێرپەنجەی باشە چەنی نایترات تیابوو ئەبوو چەنی تیابێ خۆی ئەوایە خۆی بەپێ ئەو هینە ئەوایە 20 تا 80 ppm تیاوایە بەڵام ئەم لەسەر 250 ppm شوتیاب ئەم نایتراتە چی لە گۆشتە کاکات ئەم نایترایتەوە خۆ من هەر خۆم گۆشتەکەم بینی بەڕاستی یعنی نمون گۆشتی فرێش هەر خۆم گۆشتە فرێشەکەم بینی وتم گوناحەکەن ئەم گۆشتتان هێناوە ئەم گۆشتە وڵاتەوەاتوە بۆ کورد من بە پیان وتم لە دەرەوەاتوە باشە وتم ئەم گۆشتە زۆر فرێش و جوانە ڕەنگێکی سووری ئاڵی جوان گۆشتێکی نەرمی فرێش پێم وتم یانی ئەمە لەوانەیە ئەم وڵاخە ئەم ئاژەڵە بڵێم ئێستا لێ سەر بڕابێ کە دوایی یعنی کە لە بیان بە مختبەری خۆمان بە سپاسەوە کۆمپانیای لۆکس ئەو کاتێ کە بەرپرسی پەروێزخان بوو ئەوان بۆیان فاحس کردین نەتیجەکەم بۆ هاتەوە من بڕوام نەکردوتم خۆم بەدەستی لە ناو شار کڕی بووت بەڵێ لە ناو شار لە ناو شارا بوو زۆر بەنابانگە ئێستێکی شەکە حدود بوو لە چۆن ئەمە ها بە خیاڵاکە بڕی فەحسی گۆشت پێش پێی بۆ نایتریت ئەمە لیژنەکانی قایم قامێت مەلوف نییە لیژنەکانی قایم قامێت لیژنەکانی ئەوانیش یعنی ئەسڵان گۆشتی فرێش نا نایتریت نە خۆی تەبەن نایتریتە گۆڕێ بە نایترایت سۆدیۆم یا پۆتاسیۆم نایتریت پاش ئەمەلیەی لە هەرسا یاخود بەهۆی گەرمی و بێ بە نایترایت بە هەر حاڵ هەرچەند ئیسفادەی زۆریشی بە پێی علمی ئێساکە نایتریک ئۆکساید لەو دروستە بێتەوە بێ بەهۆی خاوبوونەوەی ماسوولکەکانی بۆریەکانی خوێن و دابەزینی فشاری خوێن و ئەو بابێکی ترە مەبەستن لەوەی عادەتەن ئەمە ئەکرێتە ناو گۆشتی پاسورایزەوە یعنی گۆشتێکەوە لە قوتوو کرابێ گۆشتی فرێش ممنوع بەتاتەن نایترێتی تێ بکرێت و تیشی ناکرێت خۆی لە فەحسانی کە باو بێ بکرێ بۆی بەڵێ تەمعان کە لیژنەکان گرتوبیان و لیژنەکە قایم قامێت خۆیان گومانیان لەوە بۆم گۆشتە لە دەرەوە هاتە دکتۆر کە گۆشتێک لە دەرەوە هاتە بێ یەکەم فەحسی پریسەرڤەتیڤەکانی بۆ بکری هەموو جۆرە خواردنێک هەک نەک گۆشت یعنی ئەمە بەستوو بووە و خاوی کردەوە بە فرێش بەڵێ خاویەکەیتەوە ڕێک وەکو فرێش عادەتەن گۆشت بە پلەی گەرمی کۆنتڕۆڵەکرێ ئەگەر بەستوو بێت طبعا هەمومان ئەوانە ئەزاین بەڕاستی و ئەساسیاتانە ئەگەر بەستوو بێت ئەوە بێ لەژێر پلەی ماینەس هەژدە و خوارەوە بێت عادەتەن بە ڕفرەجریشن یاخود بە ناوسەر لاجا بێ لە بینی 1 بۆ 6 دەرەجەی میئەوی بێ بەڵام ئەمەی کە جەنابی دکتۆر باسەکە باسی گۆشتی بەستووەکە خۆی پلەی گەرمیەکێکە لە هۆکارەکانی گەشەنەکردن و یاخود وەستاندنی هەموو نیشاتی میکرۆبی ئەم ڕێژەیە ئەی بینیە دکتۆر بۆ مشکلەت هەیە لەگەڵ مایکەکە بۆ چانەکەم دڵمەتەکە سەکانە زۆر مهمە و مایکەکەش مهمە کەچی ئێستا ئەم ڕێژەیە وەکو داوای لێبوردن ناکەم یعنی کە و تەداخلەکەم بەڕاستی مەجرڕەت بڵین ڕاستکردنەوەی یەکتریە و یاخود احتیمال ئێسا و فەحسە بگرێتون پێ نەزانم چونکە بڵین بەپی هەموو یاساکانی ینی هەڵەیەکە بینی لە ئاخر بەساری ئەوها بە خیاڵمە چی وای لە بەڕێزی کردووە کە بڕا گۆشتێکی فرێش فەحسا بۆ نایتریت دکتۆر گیان با من یەک ئەو قسەی هێنا زۆر جوانم دکتۆر شتێکی لە هەموو دنیا پێوترێ ستاندارد ئەگەر جەنابەتی بیست بێت ئەم ستانداردە هەرچی وڵاتی سەر ڕووی زەوی هەیە بە کینیا و تانزانیا و ئوسترالیا و ئەمریکا و یوروپیان کۆمیشن و USAPM و ئەمانە هەمویان هەیەن ستانداردێک تایبەت بە میت بە گۆشتی سوور بڕۆ ئەم ستانداردە چیە بۆی بینەران و هەمووی بزانێ ئەم ستانداردە لە دنیاە بەم جۆرە تەعاملی لەگەرەکەی ئەم کاکەیە توجارە ئەچێ گۆشتی سوورەیەنێ لە وڵاتێک ئەچێ شیرێنێ لە وڵاتێک ئەچێ پسکیتێکەیەنێ لە وڵاتێک لەناو ئەم ستانداردەیە هەموو معلوماتە داواکراوەکانی تایە هەموو فەحسەکانی تێدایە فەحسە کیمیاویەکان فەحسە بایۆلۆژیەکان فەحسە بەکتریۆلۆجیەکان بەڵێ کیمیاکان پێڵی بایۆلۆجی بەعام یەکێک لە فەحسە سەرەکیەکانی کیمیای نایتریت و نایتریت یەکەمین فەحس بۆ گۆشتی فرێش بۆ گۆشتی فرێش یەکەمین ستانداردێکە ئەوە هەیە ستانداردی ستانداردی میت بەڵێ ستانداردی عراقیشمانەیە بێژگە لە عێراقی ئێمە زانین کۆدێکس ئەلیمەنتەریەز هەیە عالم بەکارێنێ یوروپیان دایرەکتیڤس هەیە کە هەموو ئەوروپا بە وڵاتانیشی لە برێکسن و ئێستا لە ئەوروپانین بەڵام هەمووی ملتەزیمە پێوەی و سێمیشان FDA هەیە فود ئەند درەگ ئەدمینستریشنی ئەمریکا لە هەر سێکیانە کە باسی فەحوساتی گۆشتی فرێشەکرێت ئاماژە نارێ بە هیچ جۆرە پریزەرڤەتیڤێ چونکە بە پێی قانونی هەرسێکیان گۆشتی فرێش ئەسڵەن نابێ ڕەنگیشی تێ بکرێ نەک پریزەرڤەتیڤ
لەبەر ئێستا ئەمە کەتیایە بۆ چییە؟ ئەم نسبە نایترایت شتێکی زۆر نامۆیە بەڕاستی نامۆیە یا ئەگەر یا گۆشتی ئەم وڵاتە من لەگەڵ مەبەستم ئەمەە شتێکی دەگمەنە؟ من دەگمەن نییە لەگەڵ ڕێزم بۆ قسەکانی کاک دکتۆر من لە کواتی کۆنتترۆلی دەرۆش ئینی معلومات و ئینمە هەردووتان لە دەرەوە ئیشتان کردو ئەمیش لە بەریتانیا جەنابشت بەڵێ نایترێت و نایترایت و فۆرماڵین و CO هەتا CO کاربۆن مۆنۆکسایدیشی لێ دێت کاربۆن مۆنۆکسایدیشی لێ درێت ئەم مادانە وجودیان لە ناو گۆشتا هەیە بۆ ئەوەی بۆ گۆشتی ڕاستە فەرمووی بەڵێ ئێستا هەر گۆشتێکی معلب لی سەیری بکەیت من نازانم ئەم گۆشتە لە دەرەوە بەستوێتی تیان کردووە هەو هێناوە بەڵام ئەم گۆشتە بە بن بۆ من بە گۆشتێکی فرێشی جوانە ئێستا بڵین کۆڕن بیف بڵین گۆشتی قوتۆ و کە لەگەڵ گەنە شامیە سارە لێکم تۆ بڕات بەو شتانە هەیە وەکو هاو نیشتیمانیەکی وشیار کە پرۆفیسۆری سەرپەرشتی چەندین تەلەبەی دکتۆرا و ماستەرت کردووە ئەستەن تۆ بڕات بە لەیبڵ هەیە لە وڵاتەدا لەیبڵ یەکێکە با بڵین لە بەرگە مهمەکان یا لە مادە مهمەکانی کۆنتترۆلی سەلامەتی و کواڵەتی خۆراک آخر مەرجە ڕاست بۆ شوناسی ئەو مادەیە کە تۆ ئەی خۆیت ینی ناسنامەکەیەتی بەڵام ئایا چۆنێک ئەمە یاسایەکمان هەیە بۆ لەی بڵین لێرە ئەی چۆن ئوستاس نانا بڵێن ئەوەی سە کۆدەکس ئەلیمەنتەریەس و هەروەها یوروپیان دایرەکتی لێرە یاسایەک هەیە ڕێکی خستە بێ بڵێ لە عێراق یا لە کوردستانە ئێمە ئێستا مولتەزمین بە یاساکانی عێراق لە عێراقیش بەڕاستی ئەوانیش لە مەسلەی لەی بڵێن لە بەریتانیا شتت کڕیوە لە مارکێت وە بەڵێ مەسەڵەن بینیوتە یەکێک بە هندی لێ نووسرابێ یەکێک بە سووری لێ نووسرابێ یەکێک بە عەرەبی لێ نووسرابێ یەکێک بە فارسی لێ نووسرابێ لە بازاڕ ڕێ وڵاتەیە هەزار نوع زمانەوە دەسەکەوێت بەڵام زمانی کوردیەکەی تیان نابینیت کەەوە خۆی لە خۆی هەر ئەمە کارەسات نییە پێشێلکردنی مافی بەکاربەری ئەم وڵاتەیە کە مەفروزە شتێک ئەکڕێ بزانێ ئەمە چییە وەزنەکەی شتێکە لە شەریکە هەیە با 1 ملیار دلار شتەنێرە بۆ وڵاتە دوو حرفی کوردیمان بۆ نانووسێ بزانین پیرەژنێک تێی بگا تۆ لەیبڵی کە لە فەحسەکانە لەیبڵ و ئەوەی دوو لە ڕووی بینەران و ئێوە درۆت نەبینیوە لەسەر شت نووسراوە کە فەحست کردووە لە پێکاتەکانیە یا هەیە یا جۆرێکی ترە بەڵێ هەر لە بوونی نیوتریانتەکانە پێڵێن نیوتریانت هەرتا بە ڕێژەکەشی مخالفەیە لە بینی ئەو شتانە ئێمە بەداخەوە ئێمە دوای یاساکانی عێراق کەوتوین ئیسە لە حدود لە کواتی کۆنتترۆل پێتەڵێ ئەگەر بە زمانی ئینگلیزی تیا بوو ئەگەر بە زمانی عەرەبی تیا بوو ئەگەر بە زمانێک لە زمانی ئۆریجین مانوفاکچە تیا بوو بە چەند زمان شت دێ بۆ وڵات بەلایانی کەمەوە بێ زمانی عەرەبی تیاابێ لەگەڵ ئینگلیزی بەڵام کوردی نییە مەرجی کوردیم قات نەبیستوە ینی من وەکو شخصی بە چەند زمان دێ بۆ وڵاتە خۆی ئەڵێت یاساکە هەیە لایبڵەکەی چینیە ئەبێ زمانی عەرەبی لە تەنیشتۆ بێ یا زمانی ئینگلیزی لە تەنیشتۆ بێ نابێ یەک جۆر زمان لەسەر لەیبڵەکە هەبێ ئەوە یاسایە ینی خۆراکیش ئەبێ بە عەرەبی بیخۆی خۆراکیش ئەبێ بە عەرەبی بێ وەڵام ئەو کەسێک کە عەرەبی نازانێ ئەو کەسێک کە ئینگلیزی نازانێ شت هەیە لەیبڵەکەی درۆیان نا من دەرمانم هێناوە لەم دەرمانی دڵم هێناوە درۆیە ئەچن کۆپی ئەکەن مەسەن من بسکیت بەرهەمەهێنم ئەچێ نیوتریشنال ئینفۆرمیشنی شەریکەیەکی تر چی لەسەر نووسی و بۆ نیوتریشنەکە چه کۆپی پێست کات و خاتە بەس ئەوەندە دوای دەرفەتە دەدەم گۆشتی ئەم وڵاتە ئەتوانین بڵین لەژێر چاودێریەکی وردایە لە فارماوە لە کێڵگەوە تا سەر سفرە بەدڵنیایەوە نەخێر یەک دقە تۆ ئاگات لە شیرە و ئاگات لە بازاڕە شیر وەزعی چۆنە وڵا خراپترە لە گۆشت کاگرن زۆر سپاس لە بۆ دەرفەتە با پێشتر پێشی قسە بکەم جای پرسیارەکەم دەمەتون لە شتی وردەگەڕی جەنابەت با بزانن خەڵک بزانن چۆنین لێرە ئەمە تاوانە من بازرگانی شیر دەکەم شیری وشک شیری وشتیش دوو جۆرە ئی منداڵان و گەوران کارگە بۆ کارگە بەکاردێ لە دەرەوە دەکڕین لە وڵاتانی دەوروبەر و ئەو شوێنانەی کە شیری زۆریان هەیە ئەتوانی شتی خراپ بکڕی و بێنی زۆر ئاساییە بەس عەجەلەمەکە پەلەمەکە کاکڕانت دەیکڕین دێنین سێ چوار کەس لەگەڵ لێمان وەردەگرن خەڵکەچیان کارگەی گەورەنە ماست و بەروبوومی شیر دروست دەکەن خەڵکەچیان کارگەی بچووکن هەر بەدەست ئەوانیش هەر بۆ ماست و بەروبوومی شیر پەنیر و ئەوانە بەکاری دێنن و خەڵکێک هەیە لە چیسی دەکا بە 400 گرامی و بە 800 گرامی ئەوانە دەیداتە بازار ئیشی سەرچیمە ئەوەیە لە منداڵانیش بەڕاستی تا ماوەی پێش لەگەڵ بووینە و هەندێک برانداتی گەورەی جیهانیمان هیناوە بەڵام
ئەویش ڕێگری لێکراوە هەر ئەو سەبەبانە بووە ئەوەی کە باستان کرد ئەمە بە مواسەفەی عراقی شیر و هەموو خۆراکێک داخلی هەرێمی کوردستان دەکەین مواسەفەی عراقی ئەویش ساڵی هێشتایەکانە نازانم بەڕاستی ینی هەر ئەو لێی بڵێش کە ئینگلیزی و عەرەبیە فعلەن بە کوردی تێیدانی هەر ئینگلیزیان هەبیان عەرەبی بی تەواو داخل دەبی خەلەلی شتێکمان هەبوو زۆر گەورە بوو کاگەڕەنجەوە زۆر گرنگە بزانرێ لە شیری منداڵان مواسەفەی عراقی دەڵێ دەبی سەروی سێبی پرۆتینەکەی لە مواسەفەی عراقی ئاماژەی پێکرێ سەروی سێبی نوێترین توێژینەوە لە بەریتانیاەوە هەیە کە شیر کردووی شیری ئەبتامل کردووی دەڵێ لە بۆ کلەی خراپە نابی لە 1.5 زیاتر بی چێ لە وڵاتە تێدەگەینی کاکە پێویستە ئەمەش خۆمان بگونجێنین لەگەڵ نوێ لەگەڵ توێژینەوەی نوێ بابە مەش یان کەمی بکەینەوە یانیش گوێ بگرین لە توێژینەوەکان دین نەخێر دەبی هەر بە مواسەفەی عراقی داخل ینی دەستەی پێوانەسازی و کۆنتترۆلی جۆری خۆی نوێ نەکردوێتەوە خۆی بە هەڵە تابە ئەسڵەن هەر ناتوانانی ئەی باشە هەیە سێ بێ بە سێونی و بێ هەیە کەمتر بێ یا لەیبڵەکان تەواوە بەڵێ 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 چی کامیانە یعنی کە لەیبڵی تەواو بێ لە ناوە خۆی لە ناویدات ئەوە نەبێ یعنی لەیبڵەکان و پێکاتەکان لە مەجای شیری مناڵە فرت و فێڵ هەیە چۆن نییە ما لە دەرمان هەبی لە شیر چۆن نیە هەر زیاترە ئەسڵان زۆر ئاسانترە لە هەموو ئەوەکان دەکرێت بەڵام بە وجدانان قسە بکەین جار هەیە بازرگان سەبەبی سەرەکی نییە بچی شیرەکی خراپ بێنی بداتە خەڵک نە ئێستا من شیرم کڕیوە بە مواسەفات بەو ئەنەلەیزەی کە ئەوەتە لە بەردەستە کڕیمە کاکەوە هەیە هاتووە لێرە فەحس نییە پێمان بڵێ کاکە پێکاتەکەی چێ بەس پێمان دەڵێ شیاوە بۆ خواردن شیاو نیە بۆ خواردن یعنی ئەم هەموو شیرەی ئێوەی هێنن فەحس ناکرێ بەس پێمان دەڵێن شیاوە بۆ خواردن شیاو ئەخر دوای فەحس یا هەر نەخێر نییە بەس لە حدودەکان هەیە نازانم لە حدودەکان تەسلیمیان دەکەین فەحسەکە دەرەچێ بەڵێ شیاوە بۆ خواردن داخل دەبێ دەستیشمان لەسەر دڵمانەکە گەیشتە کارگە ئایا باش دەرچویان خراپ نازانین هەتا بەکاری نێنن کە بەکاریان هینە ساحبکە معاملەکە تەلەفۆن دەکە کاکە وڵاوە باشە یان باش نییە هیچی تر نییە بێ فەحس بکات دوایە ینی ڕقابەی جدیش نییە کە ئەوەی چۆن بەکاردێنن ئەو شیری چۆن دەکەنە ماست ئەی شت نییە پێیان وتبی باشە و لە بازار ڕوتبەتیان خراپە زانی کاگڕانت دەتوانم بە مەسئولیەتەوە بە بەرپرسیارەتەوە قسە بکەم شیری وشکە بەخۆم دەیهێنم هەر لە وڵاتانیش تقریبن بە بەرنامەیە هەندێک وڵات نابڕاستی دەستکاری ناکەن بەڵام ئەوەی تریان ئەوەی لە بازاڕی مە هەیە خراپە زۆر و مام ناوەند باشی نییە ئێستا منۆ شیرە دێنم کە هیچ کەسێک ناتوانانی بە تەنها بیکاتە ماست دەیێنم دەیدەمێ دەچی چیتری تێکرێت بۆی بێ لە یەک تەن شیر 40 بۆ 50 کیلۆ زبدەی تێدەکەن چاوری هەیە زبدەی تێدەکە باشە علەساس زەمیری باشە زبدە باشە هەیە ڕۆنی تێدەکە و جەلاتینی تێدەکە کۆمەڵک شتی تر لێک دەدەن و دەیکەنە ماستە کە تام هەیە ڕنگ هەیە نیشاستە هەر ئەوە ئێران دروستی کردبوو ئێران جۆرەی دروست کرده بوو لە بۆمە ینی ئەوە فێر بوون ئەمە چمان دەوێت ئەوی دەکەن جۆرەی دروست کرده بوو بە خۆی پێکاتەکەی ڕێک دێخست کاکەەوە بەس بۆ ماست دەبی باشە دەهاسی ئاوا قڵ پێکەیتەوە ئاوا ناکەوێت ئەوە نیشاستەیە ئەوە ڕۆنە ئەوە شیر نییە ئەنزیمیشی تێکەن بەڵێ بەڵێ ترانسگلوتامینەیز بۆ ئەوەی کات تونگ دەرچێ جا بینەرانی بەڕێز دوای ئەمە دکتۆر دارا طبعا داخی زۆرە لەبەرەوەی زۆر ئەچێتە ناو وردەکاری توێژینەوەکانەوە زۆر جاریش ئەگەر زانیاریەکی هەڵە لە بەرنامەی منە ڕۆشت بێ وەکو ڕاوێشکارێکی خۆبەخش ئاگاداری کردومەتەوە کە ئەو زانیاریە بۆ خەڵک ڕاست بکەمەوە یا زانیاری نوێتر بەم بە خەڵکی کوردستان لە هەموو حاڵەتێکە ئەوەی کە جورئەتەیە بە من بڵێم ئەبێ هەموو ئەکادیمیەکان قسە لە خۆراکی ئەم وڵاتە بکەن ئەوە ڕەنج نییە ئەوە سەدان عەقڵی ئەکادیمیە لە وڵاتەدا کە سەپۆرتی ئەم بەرنامەیەکەن 25 ساڵە بۆ ئەوەی کە خۆراکی باش بخۆین کە خۆراکی باشمان خوارد واتە میلەتێکی تەندروستە بین ئێستا میلەتێکی تەندروست نین هەر ئەم دوو قسەی ئەم بازرگانە لەگەڵ قسەی ئەو دکتۆرە بەسە ئەوە دکتۆر داراژ لێرە وتی شتێکی تری شەکرێتە شیرەکەەوە شتەکەی تر چییە نازانم دکتۆرێکی تریش بەڕێوەیە لە 3 ساقەوە ئێستا گاتیارە ئێستاگەڕان بەڵێ بەڕێزان جارێکی تر سلااوتان لەبێ
دیارە باو باپیرانمان وتویانە مشتێک نمونەی خەرمانێکە. طبعاً کاتێک کە دکتۆر بۆ ئەزمونە زۆرەوە باسی پشکنینی گۆشتەکە کە نایتراتی تێدایە و دوو جار فێڵ کراوە، یەک بە بەستویی دوو بە فرێشی فرۆشراوە. کاتێکە ئەم بازرگانە باسی شیر دەکا دەڵێ بەڵێ شیری زۆر باش و تۆتت نییە، منەڵەم زۆر کەمە. تۆی شارەزا ئەڵەی نییە، منەڵەم زۆر کەمە، تۆ ئەڵەی مامناوەند و خراپ هەیە وەنیە؟ باش ئەگەر دەست کەوێ ئەی هەر کەسێک بیەوێ ئەتوانێت شتی خراپ بێنێ بۆ وڵاتە؟ ئاسایی دە هیچ کێشەیەکت نییە. ئەو شیرەی کە دێ یعنی ئەو کاکەوەش باسی کرد ئەوە نییە ستاندەردی مەزبوطی زۆر ڕێکوپێک بۆ دروستکردنی شیر و پەنیر. تەنێک شیر نازانم چیتی چەوری تێەکەن 40 بۆ 50 کیلۆ زبدەی تێدەکەن، جەلاتینی تێدەکەن و ڕۆنی ئاسایش. دکتۆر شتێکیشی تری وت بەس وشەکە بینەران گویان لێ بنەن بۆ بەسوکی وتت. ترانسگلوتامینەیز ئەو ئەنزیمەی کەوە زۆربەی ئاوەگرێتە خۆی و قیوامی ماسەکە جەلاتینی پێڵێن جەلاتینی پێڵێن لێرە ئەوەیە جەلاتین جیاوازە ئەنزیمە ئەوەی کە ئەڵێم باشە ئەمانە هەمووی ئەوها بە پرۆفشناڵی ناکرێ لێرە ئەوها بە ئەوەی ناکرێ. پرسیارێکم بۆ وات دەکات کاک حاجی جەنابەت باسی شیرت کە شیریان فرێشە یان وشکراوە نیە؟ بەڵێ وشکراوە کە دوو جۆرمانەیە، جۆرێکیانەیە چێوری تەواوە وشکراوەتەوە ئەوجا بە پێی چێوری تەواو بەسم مەگەنی مانگابیش جۆرێکیشی هەیە چێورێکی لابراوە. جەنابتەن بۆچی ئەوە دێن کە چێوری لابراوە بۆ چێوری تەواوەکە نایەنن؟ کاکە باڕوونبی سێ جۆر شیرمان هەیە. شیری کامل دەسمی پێ دەڵێ ئەو شیرەیە کە لە تەڕەوە کراوە بە وشک هیچی لێ جیان نەکراوەتەوە. شیرێک ترمانەیە بێ چەوریە ئیسکیمە چەورەکەی لێ دەگرن و چەورەکەی دەبتەوە یەکونی و پرۆتینی پێویستە سەروی 34 بێ ستاندەرد ئەوەیە هەرچەند سەرەوەبی باشترە. و چەورێکی ترمان هەیە ئینستانتە یعنی تێکەڵەیە لەگەڵ چەوری و لەگەڵ پرۆتین مثلەن 28 چەوریە 24 پرۆتینە یان خواردتر 26 بە 22 ئەوە ئەمە هەردوو جۆری ئەوەی کە کامل شیرە نایانین بە هیچ شێوەیە چونکی لێرە هیچ کەسێک لێمان ناکرێت لێمان ناکڕن. ما من خزمەتی برای خۆم بکەم مەسئولیەتی خراپی شیر و بازاری شیر لێرە پرۆسەکە وهایە یعنی بازرگانە حکوومەتە ئەو کارگەکانن و خەڵکیشە ئێستا وەرە شیری باشی بدێ و زۆر گرانبی دەچی لە دوو خراپەکەی دەگەڕێ بیکڕی ئەویش احتیمالە لەوانەیە نەزانی کامە باشیان خراپە بڕاستی. بەڵام پرۆسەکە کەس ڕقابەی لەسەر ناکە بە هیچ شێوەیەک. کاکە ئەمن شیرم کڕیەوە ئەوە شیرە پێشی حاجی یەک دقا شمەخەنە ئەستۆی خەڵک باشە میلەت وەکو مناڵ وایە بێ پەروەردە بکرێ یەک دقیقا ئەوە لە سویدەوە یەک دقا ڕایشکاری ئابووری لە نەرویج لەگەڵمایە. دکتۆر نورەدین بە یارمەتیت. دکتۆر نورەدین تۆ بتەوێ شتێکی شیرێکی خراپ گۆشتێکی خراپ بکڕی لە ئۆسلۆ ئەگەر هەموو میلەتی نەرویج داوای خراپەکە بکات دەوڵەت لێگەڕێتەوە خراپەکە بفرۆشی بە خەڵک؟ لە مەسەلەی گۆشت و شیرە و شیر بە تایبەت بابەتێکی زۆر گرنگە چکە بۆ منداڵان و بە تایبەت بۆ منداڵانی لە قۆناغی سەرەتاییدا زۆر تستی دەکرێت و هەروەها لە دەرەوەی نەرویج هەر دەتوانم بڵێم هەنایەت بۆ نەرویج یعنی هاوردەی ناکەن. ئەگەر هاوردەشی بکەن ئەوەندە چێش و چەگەڵیان بەدەخنە پێش دەبی کوالیتەکەی 100% بێت. سەتانەوەتیش تێدا نییە دەبی 100% کوالیتەکەی بێت. و هەروەها یەک دقیقا پرسیارەکەی من ئەوە بوو مەسەلەن حاجی وەکو بازرگانێ گەڵێ کاکە خەڵکەکە خۆیش ئەوەیە گریمان خەڵکەکە ئەوەیە کە من قەنەعەتم بۆ نییە خەڵکەکە فێر نەکراوە و نازانێت خەڵکەکەی ئێمە ئەخەڵەتێنرێت. زۆربەی وڵاتانی دەوروبەر حەزەکەم زانی میلەتی ئێمە و مناڵی ئێمە و خەڵکی ئێمەیان تووشی نەخۆشی جەڵتە و زەخت و سەرەتان کردووە تێگەی کیمیابارانکردن هەر بەردەوامە بە دەرمانی خراپ تووشیان کردوین ئیتر لە ڕێگەی بازرگانی کە بە کوردی قساکە و خۆزگە جنسەکەیان لێسەنەوە ئەوانەی کە بەم جۆرە عەزابی خەڵکەدەن. باشە لە لای ئێوە هاوڵاتیەکی نەرویجی شتی خراپیشی بوێ دەوڵەت لێ ئەگەڕێ شتە خراپەکە بخوات و بیکڕێت دەستی بکەوێ؟
نەخێر نەخێر بۆچی دەوڵەتی نەرویج شیر و گۆشت و هێلکە لە دەستی خۆیان هێشتۆتەوە بۆ سیحەتی خەڵکو و ئەمنی سەحی خەڵکو و گەشەی مناڵە یا بەس لەبەر ڕەهەندی ئابووریە؟ ئەوە ڕاستی چەند فاکتەرێکە یەکەمیان تەندروستی تاچی مرۆڤی نەرویجی دووەم بۆ پاراستنی سامان و ژێرخانی کوشت و کاڵ و جوتیاری و سێمینیش بۆ مەسەلەی ئابووریە واروە ئەوان حەز دەکەن نەرویژەکان حەز دەکەن کە بەرهەمی خۆیان لە ناوخۆ بفرۆشرێت واروەها بە تایبەتی شیر و گۆشت و هێلکە زۆر گرنگە ئێستا برادر باست کرد هێلکەکە بە جێقنەی نازان باشە لای ئێوە هێلکە هەیە لە بازار جیقنەکەی پێوە بێ ڕێقنەکەی پێوە بێ لە ناو تەبەقەکەیە لە سۆپەرمارکێت دانرابێ ڕێقنێکیش بەسەری هێلکەکەەوە پێ بڵێ مەرحەبا کاکی موشتری نەخێشتیوانی هەموو هێلکەیەکی دەبی ژمارەیەکی لەسەر بێت ئەو ژمارەیە هەر فشێ و کارمەندی ئاوا لێی دەدایە ئەو ژمارەیە بەڕاستی چونکە هێلکەش لای ئێمە فترێکە هەل لە خۆی و درێسێکی سووری لەبەر هەنێ ڕقەمی پێوەیە و ها بەڵێ نەخێر ئەم ژمارەیە کۆدا هەر کاتێک چاودێری خواردن یان کۆنتترۆل دەچیت ئەم ژمارانە کۆنتترۆل دەکات سپاس ئێستا گەڕێمەوە تەواوی کە حاجی ئەمە ئیشی شیر دەکەین پێویستی بازاری پڕ دەکەینەوە لە بازاری پێویستە ئەوەی دەکەم بە حکوومەتی هەرێم پێویستە بە من بڵێ کاکە ناتوانێت و شیرەی بێنی ئەوە بە کەلک نایەت و دێنی نابی تەماست بابێ بڵێ و شیرە فول چەوریە پێویستە میشەوی فرۆشم بە شیر دەکرێت بە ماست بۆ ئێمە بەڕای تۆ نەک بەڕا بە پێی زانیاریەکانی تۆ هیچی شیر نین بابا شیرن بەڵام کوالێتیان نزمە پێکاتی تریان لەگەڵا کە باش ئەم هەموو بەس هەر لێرە تۆ دکتۆردارا چوار شتان بژار کە لە ناو شیرەکە ئەمە لە شیربوون دەری ناچێنە کاگڕنج بە تەکیید کوالەتی دێنتە خوارێت تەماشای چ دەکەن ئێستا شیری دەپاڵێن خۆ ئەگەر بە پرۆسا دروستەکەی ئەو شیرەی کە بەرهەم دێ لە شیری تەڕ بۆ وشک هەر سێ جۆریان شتی باشن بەڵام وڵاتی دەور و بەرمان چ دەکەن هەر ئەو تۆزەی 15 بۆ 20 ئاپ پەنیر هەیە ئەمان بە هەمان پرۆسی شیر وشتی دەکەنەوە لەگەڵ تێکەڵ دەکەن و ئەو کاتە کوالێتی ئەو شیرەی نامێنی پەنیرەکەش هەمووی پەنیر نییە هەمووی پەنیرەکە پەنیرە شیر نییە شیرەکە و شیر نییە مشتقات شیر نییە بەڵێ مەسئولم 15 بۆ 20 پۆدری ئاپ پەنیر هەیە ئەها پەنیر ئاوەکی هەیە وەختی پەنیر دروست دەکرێت و ئاوەیە دیسان لە پرۆسس وشک دەکەنەوە وەچی شیر دەیکەنەوە بە تۆز و بە پۆدر لەگەڵ شیرەکە تێکەڵ دەکەن بۆ ئێمە دکتۆر هەیە بە نەخۆشەڵێنی شاستە مەخۆ ئەمە گوناهی ئەزین چۆنە ئەوەی کە کاک حاجی باسیەکە طبعا ئەگەر شیرێک چێورەکەی لابرابی ناتوانین بڵین خراپە بەس لە وڵاتان شیری زۆرە بەرهەمی زۆرە خواردنیش لە باتی زەیت و شتی تر ئەوان زبدە بەکارێنن دێنەوەکوها ڕۆنی کوردی خۆمان ئەوەی لێ جیاکەنەوە ئیفرۆشن ئەوەی کامێنتە ناتوانین بڵین خراپە بەس ئەو کوالتی نییە لەوانەیە بۆ زۆر پیشەسازی ئەوە باشتر بێ بەکار بێت بۆ زۆر پیشەسازی پسکی دەشتی تراوانەیە بەڵام کێشەکە ئەزانیە چی باشە ئەوەی خۆمان بەرهەمی بێنین من حەزم نەکرد من لە پێناوی ئەوای کەمەوەی خۆمان هەموو پیشەوەرەکان بەوە وەسف کرد کە پێشمەرگن ئەوە پڕاو پێستێتی ئەو وەسفەمان پێشمەرگین وڵات لەسەر شانی سێ تاقبە مامۆستایەک نەوەکانی فێرکە پێشمەرگێک بە هێز و بازوی بیان پارێزێ جوتیار و ئاژەڵدارێک بەرهەمی بۆ بەرهەم بێنێ بۆ ئەوەی فکری باش دروست جەستەی باش دروست بێ فکری باش دروست بێ پێشمەرگەی پاڵەوانیش دروست بێ وڵاتیش پارێزی ئەماگە خۆمان بەرهەم بێنین پێویستمان بەوان نابێت بەڵام ناتوانین بڵێن ئەو شیرەی کە چەوری دەرکراوە خراپە بەڵام بۆ ئێمە خراپە دین چی لێ دەکەین ئاچین پاڵم ئۆیڵی تێدەکەین ئاچین ڕۆنی تەنەکەی تێەکەین ئاچین هەرچی شتێکە دەبێ ویژدانی خۆمانە دەمانە دەوڵەمان بین نابڵا حسابیەوە ناکەین کە مناڵەکەی خۆمەی خواتەوە لە ماستاوی مەطعەمەکە حسابیەوە ناکەین کە مناڵەکەی خۆمەی خواتەوە لە پەنیری هەمووی ینی کابراگە بۆ خۆشی نەیخوا کێشەکە لەوایە ئەوەشە بێ ڕێکخرێک بۆچی ئەوە ناکرێت ئێمە دەستگای خۆراک و دەرمانمان نەپەڕی شیرمان کڕیوە شیرم هێناوە بەڕێکاری حکوومەتی هەرێمی کوردستان کە ڕێنمایەکیان هەیە دەڵێ دەبی هەر شیرەکی داخلکەی 7 جۆرە شەهادەت پێویستە بیهێنی هەر هەفتم هیناوە
دامناوە شیر هاتووە ئەوە شیرەکەی کاکە پێشانی بدەن نازانم چۆن دەربازی بوو ئێ من چ بکەم ئەو کاگڕنج ئەوە شیر بووە ئەوەی لەگەڵ بووە لەگەڵ شیر ئێ باشە تاوانی من چییە ئەمن کەڕوە چییە ئەوەیە ئەوە بووە لەگەڵی چی لەگەڵ یعنی لەگەڵ لە ناو شیرەکە ئەوەی تێدا بوو کەڕوو پەڕ بووە ئەمە شیرە خۆشی ڕەنگی وە ئەوانەیە تەڕ بوو بێت نا شتی تری لەگەڵ بوو نەتەڕ بووە هەمووی وا بووە ئەوە ناوە کەڕووەوە ئەوە بووە کەڕووە تەڕ ئەوە بووە لەگەڵی و ئەو شیریان بۆ ئێمە ئەمە بە کەمیی زۆری شاد 50 تەن چووە بازاڕی سیارە کاک حاجی بێ بازار ئەبێ ڕێژەی لە ساعت دوو بێەوە نەنا ئەمە تێستمان کرد ئەو ماستە دوو لە زیاترە کاکە ئەو ماستەکەیەتی ئەمە تێستمان کرد سەری ئەم دەرنەچوو تێستان بۆچی کرد دەرنەچوو سەری ئەڵێ تێستی ناوێەوە وایاخە ئەوە بوو ئەوە ینی ماسی لێ دەرنەچوو کاک دکتۆر باڕوون تربی وەبی بگا پەیامەکە ئەو شیرەمان بۆ هات داخل بوو بەبێ کێشە دامە معمەل گوتی کاکە ئەو شیر نییەوە زەبڵە نازانم چێ کوڕە کاکە چۆن حدودی ڕسمیشە بەڵێ بە حدودی ڕسمی هات بەڕێکارا بەڵێ بەوشتی کە ناردم لە بۆ معمەل کاکە ئەوەیە ناکاکە دەیگوتە من برا بە لە فەحسی حدودەکان دەربازی بۆ چۆن خراپە کاکە نوێنەر بنێرە قەنەعاتم پێکرد کە شیرەکەی خراپە 50 تەن بەڵێ 50 تەن دوو سیارە بوو کەس بۆتە گێڕێتەوە پارەکە و نەخێر تا ئێستا لە دادگامە لەگەڵیان هیچ مەسئولیەتێک نییە ئەجا ئەوەیە ئەنی ئیشەکە مەسەلەکە تا ئێستا بەس لەسەر چە پارەکەم بۆ دەگەڕێنەوە لەسەرەوەی کە ئەمن لێرە شیرەکەم بە وەسڵ تاویلی کەسە تردا بەداخەوە لێرە تاویلی معمەلەکی زۆر باش شیرەکە چی بەسەراو وڵای تاویلی معمەلەکیدا هەر بەخۆی لەوێ ئێران هەنێکی لێکرا شیری ترە و تاویلی معمەلەکی زۆر گەورەی بەرهەمێنانی ماستمدا نازانم چی لێ کرد بەڵام بردیان و چۆ مەغزەنی ئەوان و ئەمن ئیستیلامی وانە وەرگرت و گوتم کاکە پارەکەم دەنەوە هەتا ئێستا نەیانداویتەوە لە مەحکەمەم بەخوای دیاریش نەدێتەوە یاننا بە ڕێکاریش داخل بووە ئەو ڕێکارانەی حکوومەتی ئەمەی بەسەرەوە تۆ بەسەر زۆر تاجری هاوڕێشە دێ بەردەوام ئێستا کەس ناوێری لە ئێران شیری بکڕی سیارەکەت باش بۆ دەنێرن سیارەی دووەم ئەو کێشانەی هەیە یان نابیتە ماست یان شتی لەگەڵا یان کاکە ناتوانم پرسیارێک لێک مەزاحمێ تۆ ئەو کەسی کەشتی لێکڕی ئەڵێ ئەم شیرە وشکی لێکڕی لە ئێران داوای پرۆدەکت سپیسیفیکیشن و لێ کردووە هەمووی هەیە بە عەرزەکەم داوای سەرتیفیکێت ئۆف ئەنالیسیس لێ کردووە داوا لێ کردووە ئەکریدیتیشن و هەیە یانیتە بەڵێ هەمووی هەیە ئەزانی چۆنە ئەو ئەخر تۆ با جواب یەکی با عەرزەکەم کێشەی بازرگانەکانی ئێمە بازرگانەکانی کوردستان ئەوەیە کە ئاگاداری مافی خۆیان نین بە پێی یاساکانی World Trade Organization یاخود منەظەمەی توجاری عالەمی چەند مافی یاونەتی بۆ لە کاتێکا کە شت ئەکڕن پێش ئەوەی هەر نایڵە من شەوانەی مداخلەی بچووکم عفو دکتۆر من بەوە نابینم کاک حاجی تاوانبار بێ من بەوە نابینم توجار تاوانبار بێ خۆی پرۆسەی کڕینەکە هەڵەیە توجاری ئێمە ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان پاکێجێکی ستانداتی هەبێ ئاوا دۆکمنت بۆ معمەل حەقی نییە معمەل تۆ پرۆداکتی ئەیتەوێوەکو دکتۆر وتیلەوە چێ بۆ مەبەستێکیکەوە بەکاربێ ئەبێ ئەم ستاندارتە بەم توجارە بێ بچێ بۆ معمەلەکە هەموو ئەوروپاوە کۆنتترۆل کراوە ئەوروپا خۆنایە لە ناو سوپەرمارکێتەکە پرۆداکتەکەڵ گرێ بڵێ بزانە فۆڵەوەی ستاندارتەکە یانە معمەلەکەی کۆنتترۆل کردووە معمەلەکە ئەبێ فۆڵەوەی ستاندارتکە ئەم کاک حاجیە ستاندارتێکی هەرێمی کوردستان من حەزەکەمی هەرێمی کوردستان بێ مۆری هەرێمی کوردستانی پێوە بێ ئەی با بۆ معمەلەکە دایەنێ هەڵێ بێ زەحمەت بەرهەمی ئەو شیرم بۆ دروستکە لەسەر ئەم مواصفاتە کاکە تۆ ئەوی سعری لەسەر ئەو مواصفاتە کاکە تۆ کانزا قورسەکانە لە ناو ڕۆنا نەدیوە کانزا قورسەکان لە ناو پلاستیکی ڕۆنا بینیەوە لە ناو پلاستیکی ڕۆنا کە ئەکرێت مایگرین کۆچ بکەین بەڵێ بە پشکنینەوە ئاسان بە چه ئامێرە پشکنیتان بە ICP بەڵێ نمونەیەکی ترمان هەیە زۆر دیقەت بکە من شیرم کڕی لە پۆلۆنیا لە پۆڵەندا لە وڵاتی پۆڵەندا مناڵ نانایی گەورەیە لە وڵاتی پۆڵەندا کڕی مناڵ وەزای چۆنە وڵی مناڵی خراپتر نەوی باشتر نییە کاکە ئەوانە لێزانە دەدەنیە هی مناڵ نەنە باشتر حاجێمە مەسئولیەتە بەجددی مەسئولیەتە باشتر نییە خراپتر نەبی شیرە دەخورێ من ناڵێم ناخورێ کێشەی نییە بەڵام ئەو پێک هاتە باشەی ڕێبینەران گیاشە خورێت
خۆ بەز نییە ئێجا باشە ئەو پێکاتە پۆڵۆنیا چیت کڕی و چی بڵێ شیرێکمان کڕی کە وەزارەتی تەندروستی شاگەدارە لەگەڵمان هاتن بە لیژنەیەک شیرێکمان کڕی بە هەمان ئەنەلیز هەندێک وڵات هەیە هەر ئەو دیکۆمنتانت بۆ دروست دەکا بە ڕسمی هیچ کێشێکی نییە دیکۆمنت گرنگ نییە کڕیمان شیر پرۆتینەکەی سەر و 35 بوو هاتە ئێرە هیچ کێشەیەکی نەبوو بە هەمان شێگوتیان نابیتە ماست هەر چەندی کردمان بۆ خواردن نابێ کوڕە کاکە چۆن ئاخیری هینام لە مختبەری مرکزیش جارێکی دیفاحسم کردەوە هەر نەبوو برادرێکی زۆر شارەزام هەیە لە شیر کاک حاجی زۆر بە ویژدانیش لە سلێمانی عاجای سامەدین گوتی ڕازانم بۆت عیلاجکەم کە لە پێکهاتەکانی ئەو شیرە خەلەل لە چییە دیراسەمان کرد پرۆتینەکەی ئیشی نەدەکرد چی کرد پرۆتینەکەی ئیشی نەدەکرد ئەکسپایر بوو یعنی ئەکسپایر لیژنەیەکی وەزارەتی تەندروستی لەگەڵم هات یعنی ئەکسپایر بوو حاجیان وەڵی مستەڵح یەکەم جارە بیست پرۆتین ئەکسپایر مثلا 35 لە سەدی پرۆتینمان لەگەڵ کردەوە ئەو جات بۆ ماست پێشتر نەدەبوو باشە هیچ شێوەیەکی با خزمەتت کەم پرۆتینی بوو هەر نفسی پرۆتینیشی تیا بوو وانە بەڵێ لە پێکهاتەکەی نووسراوە پرۆتینی 35 بەسەرەوەیە چاوریەکەی فول چاوری بۆەوەی نەقسی پرۆتینی هەبوو بەڵێ لیژنەیەکی وەزارەتی تەندروستی 5 کەس هاتن لەگەڵم چوینە پۆڵۆندای سەردانی معمەلەکەمان کرد تەمەشامان کرد ئەو معمەلە ڕیپرۆسسی دەکرد ئەو شیرانەی کە ئەکسپایر ببوون مانگەچی مابوو یاخود هەبوو ئەکسپایر بوو دیسان لە چیسی دەکردەوە و دەینارد ئێ باشە بە دیکۆمنتە ڕسمی شاتووە ئەو ئاگدارن بە خۆشیان کردیانە بلاگلیست و لەوێ شکایەتی لە من کرێت و بەربوو میبینێت لە بۆ عراقەوە کرد و بە هەر حاڵ ئەو کێشانە تووشی بازرگان دەبی باشترین چارەسەر ئەوەیە لە حدود ئەمن هەرچی دێنم زەبڵ دێنم ئەوەی بینیتان خراپ دێنم هەرچی دێنم لە حدودی خۆمان بە جیهازی متتەوڕ بێن فەحسی بکەن بەس پێشتر پێمان بڵێن کاکە ئەو شیرەیە کە فول یعنی ئەوەی کە لە سروشتیەکەی و ڕاست دەبیتە بڵێن تۆس ئەوە بێنن نابێ ئەوی تر بێ دیاری بکەن بڵێن کاکە ئەوە بێنن ئەمەش دێنین لە حدود فەحسی کە حاجی چه حاڵەتێک بووە وەکو حاجیەک وەکو کوردێک وەکو ئینسانێ وەکو مسلمانێ زۆر بەزێ و بە خەڵکی کوردستان هاتوێتەوە زۆر حاڵەت هەر ئەو حاڵەتەی کە بە پلان بەڕاستی بە پلان چ خواردنی خراپە چ خواردنی بێکوالێتیە چ خواردنی ناڕێکە لە بۆمە دیکۆمنت ئەوە دەکەن ینی پاکێجینگ دەکەن ئەو دیکۆمنتانەی بۆ دروست دەکەن و لە ناداخیلیەکەشی شتێکی ترە لێرە نەچاودێری بازار وەکو پێویستە وەزارەتی تەندروستی وەکو پێویستە ڕقابە هەیە بابەت هەیە هەمومان چییە لە تەلەڤیزۆنا مەسەڵەن شوێن داخرێ و نازانم ئەوەنە تەن وڵای ئەمن لە شیر نایبینم نەشت بینیەوە شیریان گرتبی بڵێن ئەو شیرەمان گرت کە کوالەتی خراپە نەشم بینیوە لی نازانیا تاجرەکان گەورن هەردووچی هەیە بازاری شیر مۆنۆپۆل کراوە ئی منداڵ بەڵێ بەڵام ئی گەورە نا ئەوەی کە کارگەیە خۆشبەختانە باشتەک بڵێم کاگڕند لەو ئەخیرە لەو 2 ساڵی ئەخیری لە ناوەخۆ 3-4 کارگەی زۆر گەورەی ڕێک و پێچی بەرهەمی زۆر جوان دروست بووە دەتوانم بڵێم 130 بۆ 140 بازاری ناوەخۆی پڕ کردوتەوە باشترین چارەسەرە نە بازرگان شیری بێنی نە کەسێک خەڵک تووشی ئەو دڵە ڕاوچەیە ببی ئێستا گوێی لەمەیە لەوانێ هەر ماستی نەخۆ بەڕاستی دروست بوون تۆ خۆت ماست دەخۆی ئەو ماستە ناخۆم ناوەڵە ئەی تۆ چی دەخۆی هەڵی شیری دێنم و داکەم دەیکاتە ماست و دەیخۆم ئەو ئەسڵەن زۆر خەتەرە لە بۆ شیری تەڕ فەحسەکرێت بە ڕێکوپێکی شیری تەڕ ئەسڵەن شیری تەڕ دەبێت ئەلێم کاکە حاجی چۆن تیجارەتی پیاوەکەی کە خۆت نایخۆی چی لێ بکەین کاکە بازار پێویستیەتی و دەیهێنم و نەخراپە شیرە بەڵام دەکرێتە ماست کاک دکتۆر کە دەکرێتە ماست شتی لەگەڵ تێکەڵەکرێ خۆی باشترین شتەوەی خۆت بەرهەمی بێنی ئەوەی خۆمان ینی خۆنا شیرەکە بەرەو پێشبەری شیرەکە دەخورێت معمەلی باشمان هەیە لە کوردستانە زۆر باشن جێی دەستخۆشین و بەڕاستی گرینگە لە 4 ببتە 40 زۆر مهمە 1 دقیقا ئەم گۆشت و شتەکە ئەمان ئەم شتانەی تێدایە دەستکاری پێکاتەکەیە کرێ حیوانێ نازانی چۆن پەروەردەکراوە چەند ڤاکسینی لێیراوە لەم ڕۆژانەیە بیستم بە دەرزی بەنجیشگا خەنجا سەرێ بڕن پێستیسای دەخوا ڤاکسینی لێیرێ دەرزی هۆرمۆن دەرزی گەشا یەک دنیاشتی کیمیاوی ئەمە کە خەڵکی خواوەگەوە خۆمان خوارد بێتمان نەک مانگاکە بەدڵنیایی ئەچێتە سووڕی سیستەممانەوە
ینی بۆ نمونە شتێکی بەڕاستی دەمێکە زانراوە کە ئەو بەکتریانی کە پێوتێ ئەنتیبایۆتیک ڕزیستەن بەکتریا یاخود ئەو نەخۆشی ئیلتیهابیانی کە حیوان تووشێ بێت و لەبەر ئەوە بڵین ڤاکسینی لێ ئەدرێ یاخود ئەنتیبایۆتیکی ئەدرێتێ ئەچێتە ناو گۆشتەکەی کاتێکیش ئێمە گۆشتەکەی خۆین بێگومان گۆشتەکەی چێتە ناو خوێنی ئێمەشەوە چێتە ناو هەموو خانەیەکیشبانەوە لەبەرەوە کاتێکە ئێمە ئەگەر ئیلتیهابی تووشی ئیلتیهابێک ببین ئەگەر جاران بە 500 میلیگرامێکی ئەمۆکسی کلاڤ یا ئەمۆکسیسیلین بمانتوانایە بۆ هەفتەیەک ئەو ئیلتیهابە لابەرین تەماشاکەین ئێستا بە 500 میلیگرامەکە دەرەقەتی نایەت یا ڕەنگە بۆ ماوەی هەفتەیەک زیاتر ڕەنگە هەر بەردەوام بین لەسەر ئەنتیبایۆتیکەکە ڕەنگە 10 ڕۆژ 2 هەفتەش بخایانێ ئیتر بەو هەموو تەخریباتی کە لەسەر جگەرمان دروستیەکە جەبا حەزەکەم شتێکی لێرا باسی کەم بەڕاستی ئەگەر دایکێک کە مناڵی شیردەری هەر زۆر خراپ ئەمە بخوا کە خۆی جگەری بەرکەوتووە کاریگەری لەسەر سەحەتی کۆرپەلەکە چییە بێت؟ جا ئەوە تۆ ئێستا باسی پێسیساید دەکرد بۆ ئەم پێسیسایدی کە بەکارە هێنرێت بۆ زۆربەی زۆری ڕووەکەکان تەمەنکەڵین پێسیساید هەندێکی پێوترێ فەنگی ساید دش بە فطریاتە هەندێکی پێوترێ ئینسەکتیساید دش بە حەشەراتە هەندێکی پێوتێ ڕۆدەنتیساید دش بە مشک و جرج و تەنانەت سمۆرە و ئەمانەشە بێگومان ئەمانە قووەتی کوشتنیان زۆر زیاترە لەبەر ئەوە ئێمە ئەبێ هەموو کاتێک ئەوە بیر بکەینەوە ئێمە هەج یەکێک لەم پێسیسایدە کە ڕێژین بە بەرهەمە کشت و کاڵیەکانەوە ئەگەر لەژێر ڕێعایی زۆر مشددە نەبێت زۆر توموتیژان نەبێت بە کوردەکەی لە گوترە بێت وەکو ئەوەی کە هەندێک بەداخۆ لە جوتیارەکانمانیکەن ئەو خواردنی کە ئەیخۆین لە ئەنجامە پێسیسایدەکە ئەچێتە ناو سیستەممانەوە ئەم پێسیسایدەی کە تەنانەت فطرێک لەناوە بە یا حەشەرەیە لەناوە بە بەو نیسبەتە ڕێگە پێدراوی کە ئێمە ئەیخۆین ئەو نیسبەتە زۆر زیاترە وەک لەوەی کە بەس بێت بۆ ئەوەی تێگڕای ژینگەی مایکرۆبایۆمی ئێمە تێک بات یعنی ئەو مایکرۆ ئەو سەیدە لێ بچکۆلەی کە لە هەناوی هەموومانە هەیە و تریلیۆنەها بەکتریا و ڤایرەس و پەرەسایت و فەنگای و ئەمانەی تایە و ئەمانن کە بڕیاری ئەوەن مەزاجی ئێمە مقاومەی ئێمە تەنانەت بیرکردنەوەی ئێمە چۆن بێت بە شێوەیەکی زۆر لە هارمۆنیا ئیشەکەن تۆ چیان ئەیتێ ئەوانیش ئاوا بەس ئەم پێسیسایدی کە ئێستا باسمان کرد ئەمە بکوژی ئەوانەیە ئەوانە لەناوە بات ئەوانە تێکات ئەوانە لە نیشاتیانە خات چی لە جگەرەکە ئەنجا ئەوە بابێکی ترە کاتێکات و ئەم شتانە بچێت بۆ جگەر ینی چ زەحمەتێکی زۆر ئەکێشێت جگەر بە هەرسکردنی ئەمانەوە مناڵی ساوا کە شیری دایکی ئەخوات دایکی ئەم گۆشتە ئەخوات وەک ئەوە مناڵەکە خواردبێتی بەدڵنیایی ئەوە ئێمە کاریگەری لەسەر گەشە و دەردی خۆت سیستمی بایۆلۆجی و جاورە ئەو پێسیسایدە بۆ مناڵێ چەند تەئسیری هەبێ خۆ ئێمە ئەڵێن ئەگەر جورعەیەک لە ئینسەکتیساید توانای ئەوەی هەبێت جرجێ بکوژێت ئەزانین 2 جورعە 3 جورعە کافیە بۆی کەم ناڵێکیش بکوژێت وەنیە ئەگەر ڕاستەوخۆنەی کوژێ هێواش چونکە تو ئێمە ئەو شتانی کە بەکارەهێنرێت ئەو ترێ بڵین دۆز پێر کیلۆگرام ویت وەنیە یعنی ئەو جورعەیە بەرامبەر بە کیلۆگرام لە وەزن بەکارەهێنرێت کیلۆگرام لە وەزنی جرج بێ یا مشک بێ یا ئینسانێکیش بێت بە هەمان شێوە کاک زۆر ڕەنجویستم یەکشت بڵێن بەڕاستی کە زۆر گرنگە یعنی ئێمە هەرچەندێک باسی ئەم مشکیلانە بکەین لە ناوەڕاست و دەست پێەکەین پێویستە ئێمە سەرەتای بۆ خۆمان دابنین چۆن دەست پێ بکەین و چۆن کۆتایی پێبێنین من حەز دەکەم ڕاستیە چونکە ئێمە ئەبێ بەڕاستی ڕاشقاوە بین لەگەڵ یەکتریا و لەگەڵ کاربەدەست و بڕیاردەرانی ناو حکوومەتەکەشمانە ئێمە ئەبێ ئەومان لە یاد بێ زۆربەی زۆری ئەو وڵاتە ئەوروپیانەی کە گەشەیان کرد و پێشکەوتن دوای حربی عالەمی دووەم سەرۆک وەزیرانی وڵاتەکە خۆی سەرۆکی لیژنەی کواڵەتی کۆنتڕۆڵ بوو سەرۆکی لیژنەی کواڵەتی کۆنتڕۆڵ بوو بۆ لەبەر 2 سەبەبی مهم لە هەموو ئیجتیماعێکی ئەنجومەنی وەزیرانە کە بڕیاریان بایە چی بکەن ئەوە وەزیری معنی یاخود وەزیری پەیوەندیدار وەزیری بازرگانی بوایە تەندروستی بوایە کشت و کاڵ بوایە ڕائەسپێرا کە بێت و ئەم شتانە بکەیت لە کۆبوونەوەی داهاتووە وەزیر و وەزارەتەکەی مکەلەف بوون بۆی کە ئەو شتانەی بڕیاردراوە لە ئەنجومەنی وەزیرانە بکرێ کەواتە تۆ وەخت کوشتن گەندەڵی لە وەختە هێنا بەرەو سفر دووهەم گەندەڵی و پارە بە هەدەردان بوو بە سفر
چونکە لە هەموو ئیجتیماعێکە تەفاسیلی هەموو ئەمانە باسەکرا. وڵاتە بۆ نمونە بەس مەسرور بەرزانی و قوبات تاڵەبانین بەزەم دوو نەفەران وڵاتە بەڕێوابن لە خوار ئەمەوە چەندین دا و دەستگانیە چەندین دەستگای ڤێترنەرینیە لە حدود مەسەڵەن هەنێشت نییە ناویان ناوە کواڵیتی کۆنتڕۆڵ ئەگەر لە هیچ شوێنێکی دنیادا سەرۆکی حکوومەت تەوان ئەمە بەهانەیەنانەوە نییە سەرۆکی حکوومەت و جێگرەکەی بەرپرسیارن سەرۆکی هەرێمیش بەرپرسیارە هەموو وڵاتەکە بەرپرسیارن لە منیشەوە بەڵام پرسیارەکەم ئەوە نییە ئەگەر لە خواری خوارەوە لە مۆزەفێکی کواڵیتی کۆنتڕۆڵەوە لە سارێکی بار هەڵگرەوە لە بەرپرسێکی ڤێترنەریەوە لە دکتۆرێکەوە هەمومان قوبوڵی نەکەین هەمومان قوبوڵی نەکەین کە شتێکی خراپ بێتە ئەم وڵاتەوە کە شتێکی خراپ بە خەتی فریا هات بەس پێوەری قوبوڵی نەکەین چۆن بزانین ئەمە خراپە چی کێ پێمانەڵێ مە خراپە ئەوە مەسەڵەن تەسەورەکەیت لە بازرگان خۆپارێزتر نییە تەسەورەکەی ئەوە ئەگەر دەرد و داخی نەبێ و بۆ نەتەوەکە نەبێ و بۆ ویژدانی خۆی نەبێ بێتە یەک کەسی وانابینی تۆ چەند ساڵە خۆ بەرنامە نەکرد تۆ ئەزانی کاکە من دەرچووی عەلامم تۆ پرۆفیسۆریت کاکە لە مەجالەکەی پرۆفیسۆریت و بەرنامەی تەلەڤیزیۆنی شەکردوانە باشە خۆیان نابینن ڕۆژانە مەسەڵەن چەند خەڵک تووشی شێر پەنجابێ خۆیان نابینن خەڵک هاتوۆتە ناو ئەم بەرنامانەوە یا تەسەورەکەی تەلەڤیزیۆنیان نەبێ هەموو کەسێک توانێت ڕۆڵی خۆی ببینێت هەموو کەسێک توانێت بەدڵنیایی ڕاستە هەموو کەسێک بەڵام تۆ لە سەرەتاوت ئێمە نابی ئەم مۆزوع بەجێ بەڵین بۆ کەسێکی ساحەبی وجدان یا کەسێکەوە بەزەیی بە خەڵکا بێتەوە لەبەر ئەوە وجدانی تعزیبی با بڵێ من ئەمە پرۆفیسۆرێکاکە لە حدودەکان چەندانە پرۆفیسۆر و دکتۆر هەیە کاک ڕەنجبا منە شتێک بە وجدانی شۆ بڵێم یانی ئەم ئیسا لە کوالیتی کۆنتڕۆڵ لە حدودەکان من ناڵێم ئیشی لە تەواوەتی و لە سەدەکەن بە زۆر ئیشی باشیشەکەن یعنی ئەوەی کە من بزانم خواهیشێکی باشیش نەکەن پێستیسای دەکەن فاسی بێر و قڕکەرەکەن کێ فاسی پێسیای دەکەن بە ئێلسی ماسماس بە ئێلسی ماسماسەکەن لە ڕزگە هەیە و لە نیوستاندارتیش هەیە هەردوو جیازەکە لە هەردوو لا هەیە من خۆم نەمدیوە بەڵام ئەزانم کە ئەگەر خۆ نەبینی چۆنڵی من دانیشتوم لەگەڵیان ناقەشەم کردووە سامپڵم بۆ نردوو نەتیجیان بۆ نردوومەتەوە لەوە جیهاز یەکسانە بۆ یەکەم کاک دکتۆر من ئەم کاکەیە قسەی من پرسیاری ئەوم نەکرد جەنابی دکتۆر من گومانم لە دڵسۆزی تۆ نییە عنی حەدم نییە دڵسۆزی تۆخواژێر پرسیارەوە بەس منوتم پشکنینەکە ئەکەن یان نەموت جیهازەیە چونکە من بینیومە لە زمانی دکتۆر مۆیەدا چەندین تۆش شایەتی چەندین جیهازی بە نرخ کڕرا هیچیشی پێ نەکرا بە اعترافی ئەوەی کە کڕی بوونی جیهاز یەک دقیقە تۆ جیهاز ناتوانانی بیکەی تۆ تەسەوور کە ڕۆژی چەند کۆنتێنەرێتە ژوورەوە تۆ ئەڵەی پێستیسایت کوشندەیە خۆشت ئەڵەی بەدڵنیایی یەک جیهاز کە دابنرێت ئەوە تەنیا بۆ ئەوەیە کە پیشانی خەڵک بدرێ هاو جیهازەمان هەیە تۆ ڕۆژانە چەند شت خۆ من ناڵێم هەموو شتێک فەحس بکرێ بۆ پێستیسایت بەڵام هەموو سەپلایەرێک بڵین خۆتەم شتێک هەیە لە توجارەتە پێوترێ متمانەی توجاری کە تۆ بزانی سەپلایەرێکی باش هەیە و بەرهەمێکی باش هەیە ساڵی یەک جار فەحسی بۆ بکەی بۆ نمونە ساڵی جارێ فەحسی گەرم بکەی ساڵی جارێ فەحسی برنج بکەی ساڵی جارێ فەحسی لەو سەوزە و میوانیکەوە کافیە ئەگەر تۆ لە هەمان سەپلایەری بکڕی و لە هەمان کاتژە ئەو پرۆسیجەرە ببینی کە چۆن شت بەرهەمێنێ چۆن شت خەزنەکە چۆن شت دەگوازێتەوە میوە فەحسی پێستیسایدەکانی بۆ کرێ میوە کەمتر لە گۆشت خەتەرە نەخێر زیاتر لە گۆشت میوە لە گۆشت خەتەر بەدڵنیایی دکتۆر گیان پێی ناکە زانم ینی درەنگ هاتمە خزمەتی هەردووکتان دوایم ناو بڕێم دکتۆر نورەدین بۆیە پرسیارم بۆ جەنابەت زۆرە بزانم لە دەرەوەی وڵات بە تایبەتی لە نەرویج چۆنەکرێ بۆیە درەنگ دێمەلات بیرم نەچوویتەوە بە مەبەستە بۆی دوای هەندێک پێشنیاری باشمان بیتێ سوید چۆن شعبەکان پاراستۆ نەرویج طبعا سویدیش پاراستویانە بەس نەرویج لە ناو وڵاتانی سکەندەناڤیا پلەی یەکەمە بۆ حەریسی بۆ پاراستنی تەندروستی خەڵک بینەرانی ێژا ئێستا دێمەوە لەبەر ڕیکلام دەرێنەرەکەمە ڕە لە ڕیکلام لە بەنی فولکرێم بە 3800 دلارەوەی تر بە 2300 دلار ئێستا لە بازار لەبەرەوەی هەرزانترە چاوری تێنە هەر بۆ چاوریە زەبدە نییە خۆی لە ئەسڵا
فولچەوریەکی و پاڵ شکراوە لەگەڵ ئۆیڵە. وڵاتی کەڵکی پاڵمۆیل کاکە چاوریەکەی خۆی ئەگرن ئەیکەن بە کەرە بە خامە خامەش بۆ زبدا بەڵێ بەڕێزان حەزم کردەوەش چاوریەکەی گوێتان بە دەبێت ئیزافە. چاوری یەک دقیقا تەسەورەکەی شیرێک لە وڵاتێکی ئەوروپیەوە بێت لێرە نەکرێ بە هیچ ئەمە بۆ واللهی من لەگەڵ کاک حاجی جەم پرسیوتم ئەو شیری کە هێنات لە پۆڵندا ئایا تێکەڵە بوو لە شیری و شکراوی بێت چاوری لەگەڵ تەواو چاوریتی بەڵێ وایە یعنی کەس ناچێتە عقلەوە کە شتێکی گرانبەها لەگەڵ شتێکی هەرزانە تێکەڵکەی دیارە گرانبەهاکە لەوانەیە ئەکسپایر بوو بێ لەوانەیە کۆن بوو بێ لەوانەیە ساغ بوو بێتی یا ڕەنگە شیرێکی باش ئەکسپاری تێکەڵکرابە بەتاکید ینی حاڵاتەیە نەک لێرەش لە ئەمریکاش لە وڵاتانی پێشکەوتوو گۆشتی معلب گۆشتی معلب نووسراوە ئەمە گۆشتی ئەمە مریشکە باشە بە تەقنیەی ریال تایم PCR بە تەقنیەی DNA دێن سەیریان کردووە لە ناو ئەمە کە بەڵێ مریشکە گۆشتی مانگای تایە باشیان گۆشتی بەرخی تایە باشە کیلویە گۆشتی میریک بچەنە ئەی کیلویە گۆشتی بەرخ بچەنە عالەمیان گرانترە خێرە لەواتایەتی ئەمێنێتەوە سرف نابێ لەوانەیە بە ڕێگەی لە ڕێگەکان ناڵێم تێک چوو بێ بەس ساغ نەبووتەوە دێن لە ئەوروپا حەزەکەم هەیە کەم تا زۆر هەیە زانم ئەوەی گەورە من بیرم دێ 15 ساڵ پێش ئێستا لە لەندەن لە شەقامەکانە دژی گۆشتی جەنەتیک مزاهرە کرد بەتاکید ئیسەش بەردەوامە لەسەری بەردەوامن لەسەری ئێمەنین مەسەلەن بەز ئەمریکا ڕێی پێدا ئەمریکا هەڵێقی ناکە من لەگەڵەوەی لەگەڵ ئەوروپا ناڕۆم دەیکا مەبەستم کاک ینی احتیمال زۆرە ئەوەی کە کاک حاجیش باسیەکە ئەو شێوەیە بێ باشە پرسیارە مەسەلەن وەکو کەسێکی وەکو پرۆفیسۆرێک لە مەجاالەکە یعنی هەر تۆزە احترام بە خەڵک ڕەوا بینرێ ئەبێ هێلکە مەسەلە ناوە پیس و پۆخڵی لە ناو سۆپەرمارکێتا دابنرێ هەر ئەمە بەز نییە هەر ئەم ئاماژە بچووکە بەز نییە بۆ تێگەیشتن لە وەزی خۆراکی ئەم وڵاتە ئەبێ لە کێڵگەکەوە تا سەر سفرەکە چاودەری لەسەر بەیاننا وەکو کاکتۆیش باسی کرد لە پێش پەروەردەکردنەکەەوە دەبێ بکرێت ئەو ئالیکەی لە درێ پێی چییە ئەو سیستەمی کە بەکاردێت چییە ئەو ڤاکسینانی کە پێدرێت چوانە و چییە و لە کێوە دێت من بۆ خۆم تێزێکی دکتۆرابان سەرپرشتیاکە لە زانکۆی دۆک لەسەر ڤاکسین ڤاکسینی ئایبی لە داواجنەکە ئەوانی کە پەلە ورخانیانە ئەزانن کە ئایبی لەیە کۆرۆنای مریشکە بە کوردێکی خۆمان یعنی بەدانیشی بە دیاری نیوەیە کوژێ 5 لقاح لە کوردستانە بەکاردێت لە دەرەوە دێ طبعا ئەو ڤایرۆسە RNA مادەکەی DNA نیە کە لە مریشکە ئەتەوە نیوی دەکوژێ ئەم 5 لقاحە هیچی لەسەرەوە ئێمە ئیش ناکات چونکە ئەو ڤایرۆسی ئێمە جیاوازە حەلە بێ خۆمان ڤاکسینی بۆ داواکەی دروستکەین شروعی مرۆڤیان بە مریشک بەتاکید حەبی دەدرێتە پاراستۆڵە درێ بە مریشک بە دیماوانەمان باشە خەڵک هەیە فەقیرە خۆیە پارێزێ ئەڵێ من سرم خەریکە ئاتەقەیەک حەب ناخۆم چوزانێت جەنابی مریشک خواردوێتی وەگەوایان خواردوێتی کاگرنجیان ئێمە کاگرنج ئێمە دەبێ دکتۆریەک دقا حەبی سەرێشەیان بە مریشک یعنی وەگەوە مرۆڤەکە خواردبێتی بۆ بەغێر و باشە دێتەوە بۆ تۆ کاک دکتۆر باسی کرد زۆر ئەنتیبایۆتیک وایە ئەمە هەنی هیچ بۆ ئێمە ئیسفادەی ئەمە کارەسات غێر باشتر خواردومان لە ڕێگەی باشە پرسیارێکی گۆشتەوە لە وڵاتێکا وەزارەتی هەبێ حکوومەتی هەبێ پەرلەمانی هەبێ دەستگای قەزایی هەبێ ئەبێ 5 نوعی ڤاکسینیش نەکات ئەمە بە هەدەردانی پارەیە وڵاتەنیا دەردانە نەخۆشەکە بڵاوە کرێتەوە زەرێکی نیشتیمانیە زەرەر لە هەمومان دەدات بە تاکید بەم باس لەوەی دەکە کاکرنج ئێمە کێشەمان چییە ئەمە ئیستا ئاخر احصایی خۆمان 6,500,000 کەسین وایە وەرە بە حسابیکەین لە ڕووی زانستیەوە کاکتۆر زانانی ئەمە چەند گۆشتمان پێویستە چەند هێلکەمان پێویستە و چەند شیریشمان پێویستە بەپێی ئەوە هەر کەسێک لە ڕۆژێکە تقریبا 0.71 لتر شیری پێویستە لە ڕۆژێک ئیتر بە هەموو شێوەیە خواردنەکەی نەک بە شیرە بە پەنیرە بە هەموو شتەقاتێتی ئەگەر زەربی ئەو عەدەدەیکەین ئێمە زای لە ساڵێکە چەندمان پێویستە 1,685,252 تەنی لتری شیرمان پێویستە ئێمە بەکاری دەهێنین دەخۆم نەمبێت بێ لە کوێ بێنم لە دەرەوە دەهێنم گۆشت هەر کەسێک 170 غرام گۆشتی پێویستە چکە گۆشت هەمی پرۆتینیە لە سا 25 بۆ لە ساسی لەوانەیە پرۆتین بێ ئەگەر بۆ حسابە بێ لە ساڵێکە ئەو 6 ملیۆنی خۆمان 435,511 تەن ئەمە چیمان پێویستە گۆشتمان پێویستە باشە بە پێی راپۆرتەکانی وزارەتی خۆمان لە ساعت و حوتی خۆمانە ئەی 53 لێ شودەی لە دەرەوە بە گۆشتی ئاژەڵ و مریشکەوە نەمانەوە هەر کەسێک بەڵێ هەر کەسێک لە ڕۆژێک هەلکیەکی پێویستە کەواتە هەر لە ڕۆژێکە 6,500,000 کەمان پێویستە ئەگەر بیکەین بە تەباق لە ساڵێکە
9 مليون و 19,833 طبقه كمان بيوستا طبقه سيلكيه باش ام برهم خو برهمي دينين لا اگر برهمي يعني اللي شو ندرو دينين دروش يعني براستي تجارته يعني ئێستاڵەن باشەکە چێ بۆ باشوور بەستووەکە هێنن بۆ کوردستان ئەوە شەکە لە کێشەکان جەنابەت پرسیاری مەسەلەن شیرت کرد پرسیاری یەلکت کرد ئەمانە هەمووی بەڕێگەی زانستی ئەگەر ئێمە زانستیانە لە ئیشەکان بڕوانین بتوانین من زاراوێکمدایە ناوە کشت و کاڵسازی و ئاشەڵسازی ئەم بازاڕە بەربەرەڵایە لە هەر شوێنێکی دنیاە بێت طبعاً بەرهەمی ناوخۆ هەر نامێنێ طبعاً هەرە پوچێتەوە طبعاً بزن و مەڕ نامێنێ تخوا عیب نییە بەم هەموو ئێمە شاخەکانمانە سووتێ جاران کە بزن و مەڕمان هەبوو شاخەکانی دەوروبەری گوندەکانە سووتە هەمووی لە وەرگا بووە خورا لە جۆرجیاوە جۆرەکە و بۆ نێرن لە ئێرانەوە بۆتە نێرن لە سووریاوە بۆتە نێرن لە تورکیاوە گۆشتە بۆ نێرن لە هیندستانەوە گۆشتە بۆ نێرن ئێمەش بەم خاکی گەوهەر و ئاوی کەوسەرەوە کاکڕەنجم حەزم لێ ئێستا لێرەک پێیان بگەێنم زۆر جارەوترێ مامۆسایانی زانکۆ یان زانکۆکان یان بەعام چی دەکرێت دنیای توێژینەوەمان کردووە لینکم بۆ جەنابەت نار بە وەسفی خۆم ناڵێم هەموو هاوپیشەکان مەوایان هەیە چواریان کتێبە ئەوەی تریان سەرچاوە یەکێک لە سەرچاوەکان حەزم لێ لێرات ئەگەر فرسەتە باسیکەین لەسەر مەڕی کوردی خۆمانە وەیەڵێکمانتیا دۆزیوەتەوە لەو مەڕە تەمانە مەڕە کوردیە لای خۆمان ئەڵێن خراپە باش نییە بەرهەمی نییە ئەوە ئۆتۆڕۆحەی دکتۆرایە ساڵی 2004 بە قاچاق تورکیا بردوێتی یەکەم زانکۆی تورکیا میلیال تەکنیکال یونیڤرسیتی لە ئەنقەرەیە ئەگە کامیرەکە هەبێ ئەسڵ کوردیە مەڕەکە کوردیە بەڵێ ئەو خۆی دەڵێ مەڕی حەمدانیە هەر بە ناوی خۆی هێشتوێتیەوە ساڵی 2011 ئەڵێ وەڵام مەرێکی باشە ساڵی 2018 ئەڵێ باشترین مەڕی تورکیە بەرهەمی لە هەمووی باشترە ئێمەش ئەڵێن خراپە لێرە باشە ئەو مەڕە ئەوە جگە ئەوە شیرەکەی لێگەڕێ ڕسمم بۆ نادی لە ڕۆژێکا چەند شیرەیە ئەوە بەس بەیانەکەی بزەربی دوکەین دوو لترەکە ڕسمەکان هەبێ سەیریکەی بەس بە شەرتێک ئالیکێکی تەواوی بدرێتێ جگەلەوە کاگەڕەنج ئەو مەڕە کوردیە دزراوەمان بۆ بخەنە سەر شاشە یعنی وەکو سەگی هەوشار دزراویش بەتاکید ئەمە بەسمەوەیە کە ئێمە ئەرزیێتمان هەیە کە بتوانین ئەوانە بکەین بەنسبەت ئەو مەڕەوە بۆ هێڵێکمان دۆزیەوە تایە مەڕەکان ئەوەی ئەو بۆ هێڵی تیاابێ بە بازدان ڕووداوە تەبان لە دەشتی هەولێرا 100% دوو بەرخیە بێ یعنی خاوەن ئاژە لەگە 100 مەڕی هەبێ 80 بەرخی دەسەکەوێت چکو هەمی نازێ بەس ئەو بۆ هێڵی تیاابێ 160 بەرخیە بێ ئەمە لە کوردەکە بەڵێ لە کوردەکە لە توێژینەوەکان توێژین تەلەبەیەکی ماسترم لێ وەرگرت لەسەر ئەوە ئیشی کرد شتاکمان کردەوە خەڵکی هەر قسەی دەکرد نردم بۆ مالیزیا 2007 نەشر بووە بەحسەکە لە مالیزیا نەشرمان کردووە لە 2022 لە سکۆپەسی کیوەنەوەی ئەهلی علم بێ دەزانێ بڵاوم کردەوە کە ئەمە مەڕێکی خۆمانە ئەم جینیتەیە فەرم و بە ئەمە بەرەوە پێش بەرین ناڵی خراپە بەس ئەوەتە ئێمە گوێ بەوانە ناین یشێکی زۆر کراوە لە ڕووی زانستیەوە ئێمە حەلی ئێمە ئەوەیە دەست بەرینەوە بۆ ئیشەکانی خۆمان حەقلی کۆلێژێکی کشت و کاڵی لەم ماوەیە کرێ ببینە ئەوە یەکێکە لە کێشەکان کە نەبوونی پارە و بودجە زۆر لەوانە دەکرێت لە ئەبەی لە زانکۆی ڕاپەڕین بوو بەحسی تەخڕیج تەلەبەکانمە لەسەر شیری گامێشە کاکتۆر ئەوە میلکۆتێستەرە بەڵێ هەموو تەرکیبە کیمیاویەکان یەگە سەیریکەی چەورەکەی چەنە بەڵێ 9.36 چەند سامپڵم کردەوە ینی ئێمە داهاتێکی باشمان هەیە لە ڕووی ئاژەڵیەوە ئەتوانین ینی بۆ بەرهێنانی تیاب بەچیە جەلاتین بخۆیت و ئەخرەوە کێشەکەی نایترات بخۆیت و ئەوە دەبێ ئەوە ڕێقناوی بخۆیت و کەواتە بێەوە ساخکەینەوە ئێمە بەرهەمی خۆمان بەرەو پێش بەرین هەموو شتێکی داوە پێمان ئەم هەموو گەنجەش کە لێرە لە دەرەوەشن هەمووی ئیش لەو بوارە بکە یعنی کاک حاجی ئەگەر ئەمانە بکەین ئێمە هی ئەوەیە ئەمنەتەوەی با لە دەرگای بەغا بۆ پارە بەتاکید لەسەر قاچی خۆمان دەوەستی دکتۆر ئەچما لای دکتۆر نورەدین بەس پێم بڵێ وەزعی ئاڵفت چۆنە دەستان خۆش لازم لەکوێ دەست پێ بکەم طبعا خۆی ئەساسی هەموو بەرهەمێک خۆراکە گەورەترین کێشە لە ئێمە ئەوەی کە باس راگشتی باسی هاوردە کرانی لە ناوخۆی سەوێرانین ئالەف جاران خەڵک خۆی دروستیە کرد
هون مثلا فلان الدواجن زيت اكسبير بكارين وشي بكاري ئێستا ئەوە نەماوە معمل علفمان زۆرە ئێستا معمەرەکان هەمویان دروستیەکەن بەڵام چۆن دروستیەکەن خۆیان و خۆیان ئێمە لێرە چیمانەیە گەورەتە چییە مەسەلەن تۆ گەورەتری کێش مەسئولیەتێکی ڤێترنەری هۆیە خۆیان خۆیان یعنی ئەویش ڕقابەی لەسەر نییە هەروکو شتەکەی تر وایە هەروکو وای تر وایە ئێمە گەورەتری کێشە لە علەفە چیمانەیە کێشەی تۆکسینمانەیە کێشەی ژەهرمانەیە ئەفلاتۆکسی باشە ئەفلاتۆکسین و مایکرۆتۆکسین ئەمانەیە ئەمە گەورەتری کێشەیە دووەم کێشەی پرۆتینمانەیە ئێمە ئێستا سەرچاوی پرۆتینی ئێستا علەف بۆچی گرانە لەبەرەوە سەرچاوی پرۆتینی تەنها سەرچاوەیە کە پرۆتین باش بڵێ ئاژەڵ ئیسفای لێ بکات لە کاتی دابەسەکردنا بە باشی گەشە بکە سۆیا لەبەرەوە سا 44 بۆ لە سا 50 ئەمە پرۆتینە پاق لەو نۆک و ئەمانە لە سا 26 و 20 ئەمانە ئەوە نییە کە خەڵک ینی ئیکتیفای ئەو ئاژەڵەکە دابەسەی بێکرێ ئەگەر وەز بەم شێوازە بڕوە وشکە ساڵی بێ و خەڵک گەنمی نەبێ و عالفی نەبێ و پوش و پاوان نەمێنەوە هەم بیسووتێ ناچار چیەکەن معمەلی علەفاکەوەکو جاری جاران پەنابەنەوە بەر سەرچاوی ئاژەڵی پرۆتینی ئاژەڵی پرۆتینی ئاژەڵی چیمانەیە پاشماوەی قەسەبخانەکانە خوێنە پەڕیم ئێستا دەستی پێ کردووە هەیە ئێستا نییە جا ئەمە خۆی وەخۆی کێشەیە تریشی هەیە تۆ ئەگەر سەرچاوی پرۆتینی بەکاربێنی خوێنی تیەکەوێ خوێن پێویستە خوێن پێویستە بەڕێکاری کیمیاوی لە سیفەتی خوێنبوون دەریکەی ئەگەر وانە بێ و کاتە لە ڕووی شەرعیشەوە حرام بێ شەکە بە دەقیاتی قورئانی حەو کاتە حرام پێشووتر ئەمە کراوە کاتی خۆی بڵێ لە دوای ڕاپەڕین ئەسڵ لە ئەوروپا ئەوانی گۆشتی هاوردە لە سەدا بەڵێم لە سا 1970 سەرچاوی ئەوانی کێشیان نییە لە ئەوروپا سەرچاوی پرۆتین لەبەرەوە بەهێست ینی زۆرترین ڕێژەی پرۆتینی تایە زۆر لە سۆیاش باشترە ئەو گۆشتێک کە هاوردەکرێ واز بێ لە لیتر پرۆتینە خۆ آخر لە صفەتی خوێندەری بکەین بڵێ ئەوروپا دەری ناکەن وشتێکەکەنەوە وشەکرێتەوە ئەی ڕیقنا ڕیقنە ئەوش خۆی بۆ خۆی ڕێکاری کیمیایی هەیە ئەوەی کە ئەیسە بۆ شێوازە هەڕمەکێل لە ژێ مریشەکە هەڵیەگرن و ئەیدن بە حیوانەکەەوە زۆر خراپە ئەوەش هەیە ئەوە زۆرە ئەزانی خۆی با بزانی ڕێقنە جۆریە ڕێقنەی مریشکی ئەوەی کە بۆ قەڵەوکردنە زۆر خراپە ئەوەی کە قسەی لەسەر لە ڕووی عیلمیەوە کە تۆ توانی بەکاری بێنی ڕێقنەی مریشکی هەلکەیە ئەوش ئەیهێنی بە کۆمەڵ ڕێکاری کیمیایی وای لەکەی کە کۆمەڵی ژەهر و تۆکسین و بەکتریا ئەوانە دەریەکەی تایە و کۆمەڵێ نایترۆجین ئەمۆنیا ئێمە ئەوە ئەکرێ نەخێر هەروە ئەکرێتە ئەزانی چۆنە ئەمە ڕاخەری مریشکەی لە ژێرایەتر یا پوشە یا تەڵاشەدارە یا پوشی مەرەزەی یا کایەکەنە ژێ مریشکە دوای کە مریشک فرۆشرا کام لە گەشتی شۆفلی دەنێخەنە عربانەمەکینە و یا سەر لێ خوڕە بۆ لای فڵان ئاژەڵدار ئەیخوار ئەی تام ناگرێ با تامەگرێت جا ئەمە یەکش دەیە ئەگەر نسبەکەی تامەگرێ مەسەڵی ڕێقنەی لێبێ ڕێقنە بۆ ئەگزازم بە ئەگەر بەڕێکارە علمیەکەش پێڵێن بلوکاتی علەفی مۆلاسی تیەکەن مۆلاسی تیەکەم بۆ ئەم شیرین بێەوە بکرێ بەڕاستی ئەوەش خراپە تام یەک شتێ پێ بڵێم ساڵی 2012 بوو زۆرە ئێستا پیاز زۆرەکرێ پیاز خەڵک مەزرعی پیازیەیە کە بەرەڵا کەرا خەڵک حیوانیتیەکە لە بازار ڕۆژێکە ماسم کردی ماسەکە بۆنی ینی بۆغنێکی زۆر ناخۆشی بوو چوومە لای کابراوتەوە چی فڵان کەسە من ئەو کەسانی کە ماسیان لێکردم خۆم بزانم کێن وتم ئەو بۆ ماسە پیسەوە توێڵا دوێن لە پیازە لە وەڕاندومە پیاز دوێنە لە پیازە لە وەڕاوە بۆ بەیانیەکەی شیرەکەی تانی پیازیاوە باشە هەر بۆ یەکشی تر ئێمە شتێکمان لێش لە شریعەتی ئیسلامیە هەر کەسێک گۆشتی خۆشترە خۆم لە زۆر شوێن باسم کردم مۆزوعە چکە زۆر جار هەیە زۆر کەسەڵێ ئەسڵ و ئەساسی نییە ئەی تۆ ئەو شتەکەی دەی بە حیوان ئەو بە پیسیەکەەوە ڕوە مادە سوودبەخشەکەی ئیسفادی لێکە بالعکس ئیسفادە لە گشتیەکە لە شریعەتی ئیسلامیە هەر کەسێک گۆشتی خۆشتر خۆی دەستنوێژ تازە کاتەوە گۆشتی خۆشتر کە ئەیخوا ئەبێت دەستنوێژ تازە بکاتەوە دەستنوێژ نوێ بکاتەوە ئێمە دەستنوێژمان هەیە هەچینە وەلیمەیەک داوەتی لە شوێنەکە لەم شوێنە گۆشتی خۆشتر دانراوە و گۆشتی بەرخیش دانراوە ئێمە گۆشتی خۆشترە خۆین فەرمودی پێغەمبەر صلی الله علیه و سلم صحیح دەسەریڵێ هەر کەسێک گۆشتی خۆشتری خواردووە بڕوا دەستنوێژ تازە کاتەوە ئەوەی کە گۆشتی بەرخی خواردووە پێویست ناکە کەیفی خۆیەتی بۆچی ئەمە وتراوە خۆشتر سیفەتێکی حاقد یعنی تۆ بۆ منەوە کەسێک کە شوانی خۆشترە ئەگەر ڕۆژ لە ڕۆژان بدا بەلای هەر بەنەحەق دارە کێشە بەلا دەمیا ئەم خۆشتر دڵی ئەگرێ قینە دڵە لە دڵی ئەگرێ ڕۆژە لە ڕۆژان زۆر ڤیدیۆ هەیە لەوە شێ بینی بەتەم لەولە لە دڵی ئەگرێ فرسەتێکی بۆ ڕێکەوێت لە مەجالێکە خۆی لێکاتەوە ئەم سیفەتە لەبەرەوە کە گۆشتی خۆشترمان خوارد بەردەوام ئەم سیفەتە لە ڕێی گۆشتێک بۆ ئێمە گوازرێتەوە کە دەستنوێژمانگە دەستنوێژ واکە لەوە ئێمە کەم بە پاک بینەوە ئەم سیفەتە ئێمە بڕوە سیفەتێک لە گۆشتەوە ئێمە گوازرێتەوە ئەی باشە ئەو هەموو خواردەکەی خوا لەبەرەوە
گەورەترین مشکیلە ئێستا کە هەیە تۆکسینە باسی دەرەوە ناکەم دەرەوە چیت ئێمە لە ناو وێرانین پێستیسایت ئێمە پێسایدێکمای پێ لانیت خەڵک پێ لە سانەوەی سەر خەموو ئەوەی کە زراعەتەکە ئەزانێت لە سانەوە لانیتە میثۆمایڵە میثۆمای لە سین لە تایوان لە ئەمریکا لە یەکێتی ئەوروپا گشتی مەمنوعە لە بازاڕ فرۆشرێ لە بازاڕ فرۆشرێ ئەمە چیە ئەمە ئۆرگانۆ کلۆری ئەمە دوو جۆر پێستایدمانێت جۆرێکمان پێتر ئۆرگانە فۆسفۆرس ئەمە زۆرژە هەرەویە زۆر بەقوەتە مسەرتنیشە مە بەڕەسمیش دێ دایازینۆنمان هەیە بەهازینۆ لە ساڵ پێنج لە بازاڕ بۆڵەس بە حەبە فرۆشتێ بۆ کرمی گەرم فڕێدەن ئەمە زۆر شتێک عالەمیان قەدەغە بێت لێرە بفرۆشرێ ئەوەی کە هەیە لە بازاڕ فرۆشێ لانیتمان لە خەر پێی لانیت لە سانەوە ئەمە میثۆمایڵە ئەمە فرۆشرێ ئەمە قەدەغەیە ئەمە پێتری ئۆرگانۆکولۆرایت ئۆرگانۆکولۆرایتێک لەوانەیە کە چووە ناو لە شەو لەچێت ناو چەوری بۆ حیوان بەکاردەیە بۆ مریش بە دەیان ساڵ بۆ زەوی لە بۆ زەرعات يعني مبيدي حشراتي بەڵێ بە دەیان ساڵ لە ئارزامێت و نافەوتێ ئەی باشە کە ئاژەڵەکە ئەوە خوا لە ڕێگیاکە وەریگری ئاژەڵەکە کەوەریگەر لە ڕێ ئاژەڵەکە کەوەریگر ئەچێتە چەوری ئاژەڵەکە کۆ بێتەوە ئەمە پێترە لایپۆفیلیک بێترێم لە ناو چەوریەکان هاتوێتەوە ئەی بە برژاندن ناڕوە دەرمان زۆر لە زۆر شوێنگەمان لێڵێ ئەگەر دەرمانی خوار هۆرمۆنی خواران ئەگەر بیکوڵنی شتیوانیە ئاڵە نەگەر بیشۆیتەوە مریشکە ئاساسی نییە ئەم دەرمانە کە چۆن ناو لە شەوە بە هەر ڕێگەیە بێت لە ڕێگەی پێسەوە لە ڕێگەی خواردنەوە لەگەڵ پرۆتینی خوێن یەکەگرێ پرۆتینی خوێن بەناو هەموو لەشە هێلکە بە زەختی خوێن دروستە بێ شیر بە زەختی خوێن دروستە بێ گۆشت بە زەختی خوێن دروستە بێ هەموو ئەمانە ئەم دەرمان لە خوێنە هاتووە دەردی دکتۆرداراڵێ بۆیە نە بە دەرزی چاکە بینەوە نە بە حەب چاکە بینەوە چونکە ڕۆژانەی خۆین ئەم ئەنتیبایۆتیکانە خوا یەک دەقەین جا با بچمە ئۆسلۆ دکتۆر نورەدین زۆر پۆزشە بۆ هێنمەوە درەنگ هاتمە خزمەتت ئەم بەرنامەیە ئەگەر بکرێ بە نەرویجی خەڵکی نەرویج بیبینێت چه هەستێکیانە بێت تۆیەکی نیشتیمان پەروەر و کورتپەروەر کە دوێنێ لە تەلەفۆنەکە وتە وەکو چرا سوتەم بۆ حاڵی گۆشت و شیر و هێلکەی کوردستان کە بەراورد یەکەم بە یاسا و ڕێساکانی نەرویج ئێستا ئەمە قسەی خەڵکێک نییە دوژمنایەتیان لەگەڵ کەس هەبێت هەمویان بەشی خۆیان خزمەتی حکوومەتی کوردستانی کردووە هەر هەمووشمان کورد و کوردستان و حکوومەتمان ئەگەر لە خۆمان خۆشترنەوە بەقەدەر خۆمان خۆشمانەوێت چه هەستێکە هەیە اینجا پێم بڵێ ئەی لای ئێوە چۆنە واللهی یعنی ئەگەر برێم لێم گەڕێدە دقەیەک بگریم باشترە ئیجازەم بدەیت فرمەسکەکانم بستمەوە چکە بەڕاستی ئەمە کارە ساتن یعنی زۆر جار جێمان لێ بۆ حامینە و حرامینە بەڵام ئەمە زۆر لەوە گەورەترە چونکە هەموو کارەکان هەموو برادران بە تایبەت بە پۆزتیف و بە نەگەتیفی قسان دەکەن بەس کارە ساتەکە هەمووی دەزانن چی شوێنەی خراپە و چی باشە بەڵام ئایا بۆ دەست بەجێ ناکرێت بۆ کار ناکرێت و هەروەها یعنی لە بازرگانەوە لە دکتۆرەوە لە جیهازی سەرەتایی نەوعیەوە لە قیالە کوالیتی کۆنتترۆلەوە یعنی ئێستا من کەوتومە شک یعنی لە هیچ شوێنێکی تر لە هیچ شوێنێکی لە کوردستان ئایا دڵنیایی نەمەیە ئایا مەبەستەکە لەوەیە خەتای هەموو دا و دەستگاکانە بکرێت یان ئەوەی ئینتیمای نیشتیمانی نەمبوو هەموو دا و دەستگاکان بەرپرسیارن هەر کەس لە کۆڵ خۆیە کاتەوە ئینتیمای نیشتیمانی من مدیر عام و وەزیرم هێناوە لە حکوومەت نازام حکوومەت کێیە بڵێ حکوومەت ئەو بەنسبەتە من حکوومەت ئەو کریارەیە کە شتەکان دەکرێت ئەو بازرگانەیە کە دەیهێنێت بەڕێزت ئێستا کە زۆر بدڵسۆزانە قسان دەکەیت ئەو دکتۆرەی بەڕێزت ئەوەی لە لەندەن ژیاوە ناوەکەم لە بیست دەنیش دکتۆرە یعنی بەڕاستی زۆر شتی جوانی ڕشاندەوە لێرانە پرسیارێکە بەڵێ بازرگانەکان ئایا ڕێنماییان هەیە دەزانێت چی شتێک دینون دەبن یعنی ناکرێت من بچم شتێک بینم دەرمانێک بینم خراپەی من ولەتەکەمی هەبی برێم وەڵا تایبەت نیە بە من ئەوە یەکێکی تر کردووە دومینش ببورن ئەو قسە دەکەم زۆر دیرەکتانە قسان دەکەم یعنی کوالیتی شیر نابێت پسند بێرە سەرەوە دەبێتە ماستیان نامەست ئەوەکانی دیکرد بۆ خواردنەوەیە
ئەمە قیاس نییە دومێنیش لە پۆلۆنیا یعنی ئەم کارانە ڕێنمایی دەوێت زانیاری دەوێت هۆشیاری دەوێت بە بازرگانەکان بگەرە بەسە بارێکتر نەرویجەکان ئەگەر ئەو بەرنمەیە نەرویجەکان گیان لەبێت بەڕاستی کارەساتە هەمان دەڕژێنە سەر جادەکان تەلەڤیزیۆن و جەریدەکان هەمووی دەکەونە کار و معمەلەکانش هەموو دادەخرێن سنوورەکان دادەخرێن هەر وەکو مەسەلەی کۆرۆنا دێت ئەمە کارەساتە من بەرنامە لە 2024 یەک جۆرە گوڵ ئەوەردەکرا لە ئیتالیا بەرنامە لەسەر دەرمانەکەم ئەڵێم تۆ ئەوە خۆی خوا دەزانێت دەیان تۆمەت و شت دروستەکەن بابا ئەوە شەریکی کۆمپانیاکانە ئەوە بووە بە ملیۆنێر لە ژێرەوە ئەوە نازانم بابە من ئەڵێم ئەوە قسەی من نییە براکەم خۆ منەتوانم بەخوا بەرنامەی گۆرانی و شعر سەئەوە نەجوان پێشکەشەکەم ئەمە دڵسۆزیە بۆ وڵاتەکە بۆ حکوومەتەکە وەرە چاکی بکەن سبەینە بودجەی هەموو وڵاتەکە بەشی نەخۆشخانەی نانەکەلی و هیوا ناکات خۆ دوای ئەوە خەڵک وازانێ هەر شێر پەنجەیە لە بینی بینەرانی بەڕێز لە بینی ئاژەڵ و مرۆڤ بەڕەسمی 200 نەخۆشی هاو بەشەیە یعنی حیوان مریشک ئەتوانێت 200 هەڵگری 200 نەخۆشی بێ تۆش بی بە هەڵگری 200 نەخۆشی هەر ئەوە بەسە کە دکتۆر دارا فەرمووی ئەوەی کە ئەو ئەنتیبایۆتیکی ئەوەی خوا تۆ خواردوتە ئەو حەبەی ئەو شروبەی کە ئەیرێ بە مریشکەکە تۆ خواردوتە کە تۆ خواردە کۆرپەکە و خواردی ئەگەر دایکێکی شیرە خۆرە بیت ئەگەر ئەمڕۆ لێو تەسیر نەکا تەراکومەکە لە لەش تا ڕۆژی دۆزێک وەربگری وردە لە 40 ساڵیە لە 50 ساڵیە ئێسکت دەتوێنێتەوە ئەمە بە تعبیرە کوردەکە ئەڵێم ئێسکێشی کە کار دکتۆر وتی لە علەفایە ڕێگێتەوە ناو شیرەکەوێتەوە بۆ ئێمە ئەوە ڕێک کاکە ڕەنج یعنی وا بڕوا دارە دکتۆر دارا برادەرمە تەلەفۆنی بۆ کردموتی ڕەنج ئەوە نەمەڵە عەرقی کورد ئەتوێنێتەوە ئەگەر وا بڕوا کورە وەڵا عەرقی کوردیش ئەتوێنێتەوە کورە وەڵا بەشەریش نایەڵێت کاکە لە هەموو نەرویجا ئەتوانی ئەم شتانە و دەست بکەوێت پرسیارەکە لێرە ئەوەیە کاکە ڕەنج داران یەک زانکۆ هەبوو ئێستا 35 هەیە یەک زانکۆ هەبوو لە کوردستان ئێستا بەڵێ ئەو هەموو دکتۆرا و ماستەرەمان هەیە ئەوانە لە دەرەوەشیان خوێندۆنە ئایا ئەوانە ئیشیان چییە؟ ئایا لێکۆڵینەوەکان بۆچی دەکەن؟ وڵا زۆریان هەر قسە ناکەن ئەرمانیان چییە لە هەر ئەم 5-6 کەسەیە نابی بچن هەندێکیشیان سزا دراون بۆ ئەم بەرنامەی منەوە بۆ مەکتەبەکان دانرێتەوە پیادە ناکرێەوە کێشەکەمانە کاکتۆرۆ مشکیلەکەی توێژینەوەکان پیادە ناگرێت بەخوا گرێمە کورد نبووینە لە وڵاتێکی تر بووینایە شتێکی تر بووی نیست هەندێک شتەیە پێم سەیرە والله تۆ لە بەرنامەی منە هاتی وتە باش شتەکانمان تۆمار بکەین وە نەبوو بەڵێ والله من کردم بە کتابێک بەم دەستانی خۆم ناردم بۆ سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیران پێشنیاری ئەو پیاوە بوو وتی با سەگەکانمان کەرۆشکەکانمان مریشکەکانمان بە ناوی خۆمانەوە تۆمار بکەین ئەمە سەرمایی نەتەوەیی ئێمەیە سبێنێ ئینڤێستێکین وە بەرێنانی تیاکەین مناڵەکانمان پێ بن بە ملیاردێر وات نەوت داوای ڕێحەمدانیە دزرا بۆ کاتە تۆ داواکە هێشتا ڕێحەمدانیە نەدزرا بوو کە تۆ هاوار ئێستا دزرا ئەبێ ئێمە نەیکەین مەسەلەن بۆ نمونە قسە نەکەین باسی نەرویجم بۆ بکات چۆن بە قانون لە کێڵگەکەوە هەتا سەر سفرەکە باسی ئەو ڕێساو یاسا و قانونانەمان بۆ بکە زۆر باش من یەکەم جا لە هاوردەکە دەست پێ دەکەم چکە هاوردەکە زۆر ئینترێسانتە بۆ کوردستان ئەگەر هەر شیر لە نەرویج شیر هێلکە پەنیر ئەم بابەتانەی ئاژەڵی زۆر توندن لەسەری پێش ئەوەی بێتە ناو نەرویجەوە دەبی بازرگانەکە بەخۆی ڕێنمایەکان بخوێنتەوە کوالیتەکەی چی دەبێت و پێکهاتەکەشی چی دەبێت ئەمە یەک دووەم کە هینایان نانەرویجبێی بەخۆی بیبات بۆ فەحسەکان ئەگەر نا لە ڕێگا بگیرێت ئەمە هەموو شتێکی مسادرە دەکرێت سێەم مەسەلەکەی بازرگانیش لێرانە گومرجی دێتە سەر گومرجی شیر و گۆشت و هێلکە گەلک زۆرە گومرجی هێلکە 443 443 بۆ شیر و هێلکەیە بۆ ئەوەی نەتوانن شیر و هێلکە لە دەرەوە بێنن گومرجی گۆشتی حیوان گۆشتی ئاژەڵ لە ئێمە بەشی خۆشیێنی هەلکەمان برادران باسییان کرد مەرگەکەی 430
بەڵێ شیر کاکە شیر هەمووی ئەڕێژن جوتیارە بۆ بێنم تەنکەرێ شیری هەیە ڕێژن ئەرە کاکە نییە لە دەوروبەری خۆمانەوە گەرمیانە چەندە پێداویستی بازار کاکەزانکی خەڵک ناڵم پێداویستی بازارە طبعاً تۆ لی نەکڕی پێداویستی بازار دروست نابێ بە قوربانە بم ئەو ئایسکریم وشتانەی کە لێرە خەڵکی پێ خەڵەتێن بە شیری ناوخۆ نییە ئەویش بە شیری وشکە تەواوە کاگرنج ئەمن لەو بەرنامەی جەنابەت گوێ لە برات بگرە خەڵک ناناسی بە تەنکەرەی ڕێژێ و هەشێتی لەو بەرنامەی جەنابەت ساقی ناکەن لە بازار لەو بەرنامەی جەنابەت زۆر جەریانە لەسەر شیری وشک هاوردەکرا و قسەم بۆ کردی کە چۆ من ناڵم بە شیری بەڵام کاکە چارەسەری ئەو بابەتە چییە خۆ ئەمەش دڵمان دەسووتێ پێمان ناخۆشە لە سەدا دەی پێداویستی بازار دابینە کاگریمان کاکە پێم جوانە بەڵێ کاکە دوو بەڵێ کە دووەکەی لێ نەکڕی دووەکەشە بێتە سفر کاکەوە لی دەکڕن ئەوە نیێوا دروست هەمویان ناژەی نیشتیمانی شەریکە تازانە ئەو چوار پرۆژەیە احترامم هەیە بۆیان چوار پرۆژەی تا ئاستی پیرۆزی لام پیرۆزە بە تایبەتی کە بەڵام ئەو چوار پرۆژێ بەس نییە بە ساقەوە بەڵێ دەبی زیاتر بی ئەمنیش لەگەڵتم ناتوانن مەسەلەن پرۆژە هەیە لە بادینان شیری گەرمیانی پێکڕە نەخێت پرۆژە هەیە لە کەلار شیری کوێستانی پێدەکڕە نایکڕ دەبێ بکرێت تەواوە زۆر گرینگاوە ببیتە ئاستی ئەوەی ئەو شیرە دروست بی بکرێت ئاسیەوەی کە بکەینە وشکیش بازار ئەوێت کاکە بەخوا شیر نییە شیری قازە نییە تەسویق قالامیان باس لەمە بکرێت ئەمەی کە ئێستا باسەکەی چۆن دەست پێ بکرێت ئەمانی کە دەستیان باس سوودێک لە نەرویج وڵاتێکی دەوڵەمەندی نەوتیە بەڵام جوتیاری خۆی کرد بە قوربانی نەوت کێڵگەی خۆی کرد بە قوربانی نەوت نەخێر لە ساڵی هەفتاوە کە نەوت دۆزایەوە لە نەرویج لەسەر دەستی ئەندازیارێکی عراقی قاسم بەس بەڵام سیاسەتدارەکان ویان نەوت جێگای کشتتوکاڵ بگرێتەوە هەموو ساڵانە نەرویج حکوومەتی نەرویج هاوکاری دەدات بە جوتیارەکان بە کشتیواڵەکان بۆ ئەوەی پاراستنی سامانێکی شەوەرزی و سامانی ماڵداری هەموو ساڵێک شیرەکەش و بەرهەمەکەشیان بە خۆیان دەفرۆشن لەبەر ئەوە زەریبەیە لەسەر ئەمەی کە لە داهاتوو دووەمینیان ئێمە کاکە لە کوردستان کە باسی دارایی دەکەین یەکسەر دەچینە سەرباری نەفت نەخێر تەنیا نەفت نییە ئێستا لەو بابەتەیەوە لە بابەتی خواردەمەنی لێرانەش ئەو ئەو زەریبەی کەدادنرێت دەچێتە ناو بودجەتی نیشتیمانی لە بازاری هاوبەشی ئەوروپای نیە لەبەرچی بەس لەگەڵوان هاوکارە لە بۆی بتوانی ڕێنمایەکان و یان گومرجی بە کەیفی خۆی دابنێ تا نەتوانی ئیزازە بدە هیچ کەسێک بتوانی یاری بە نرخ و یان لە ئاستی بازرگانی نەرویج دەستکاری بکات هاوردەکردنی و نردنی نەرویج نەفتی نەرویج 136 بودجەتی وڵاتەکەیە ئێلکە ئەمانە زۆر توندن لەگەڵی دەبیت هەمووی فەحز بکرێت 100% هیچ گومانێک نابی هەبێت و هەروە خەڵکی نەرویجیش لێرانە ڕێنمای دەگرێتەوە بۆ ئەوەی چۆن لە کارەکان تێدەگەی هەتاکو نات دەچێتە ناو سوپەرمارکێتەکی تورکی یان عراقی یان عەرەبی دەبینی 185 بێگانەکانن دەچن لەوێ بازار دەکەن نەرویجیەکان 195.5 دەچن لە سوپەرمارکێتی نەرویجی شت دەکڕن یەکەمیان دڵنیایی کوێتەکەی دووەمین بەوە بازاری خۆیانە هەر شتێکی خۆیان نەبێت نایکڕن ئەمەش بۆ سەرەتی وڵاتەکەیان سێمینیان مەسەلەی پشکنین چاودێری خواردەمەنی هەیە واروها چاودەمێنی بەتەنیان هەیە بەیتەری ئەوانی پشکنینی بۆ دەکەن پشکنینیش بۆ دەکەن لەسەر حسابی بازرگانەکە خۆی دەبی پارەکەی بدا پارەکەشی چەندە ئەگەر بێت و مەسەلەن گۆشتەکە یان ئەو کەلوپەل و کاڵایی بەشێ $50,000 کڕی بێت پشکنینەکەی دەکاتە 2/3 ئەو پارەیە بەس پشکنینەکە ئەمە ئیت چاودێری خواردەمەنی واروها پشکنینی بیتەنیاریش دەکاتە 27% ئەمە ئینجا 434 دێتە سەر ئەمە هاوەردا ڕێگە بە خۆی نادات یەک شتی کاڵای بەڵێ زۆر گرنگە هەروەها خەڵکی نەرویجیش بۆ ئەوەی کوشتتوکاڵ زۆر گرنگە ئێستاکەش هەموو سەروەتی کوشتتوکاڵ پارێزراوە هەروەکو کاتی خۆیان چونکە ئەوان سوودیان لە هێشتود لە مێژوی خۆیان وەرگرتووە لە سەردەمی ئەوەی کە نەرویست تووشی دکتۆر داراڵێ کۆی تێچۆنی
کۆی تێچووی پشکنینەکان لەسەر کاڵای هاوردا ئەبێ بە لە سەدا چەندی کۆستە کاڵێ تقریبا دەتوانین بێم لە 56 ئەگەر بەجێرێ وکێتن 2/3 دەکات 2/3 دکتۆر وهروەها لەگەڵ ئەوەش یعنی زەریبەکەشی دێتە سەرێ 443 کەواتە بە کورت و مختصری پێتەڵێ کەواتە پێتەڵێ هەتا بۆی بکرێ ڕێگە و لێگرێتەوە شتی دەرەکی بکڕیت لە پێناوی بەرهەمی ناوخۆیە بەڵێ دەوەڵی لێرە یاسای پەرلەمان خوێندەوە دوێنێ ئەزانی کە حیمایەتەکە ئەڵێ لە 150 پێداویستی ناوخۆ دابین کردبێ تو شەرف بەو حاڵ و یاسا و ڕێسایە وەڵی هەتا قیامەت ناتوانانی بگێتە حاڵی دابینکردنی کارگێک ناتوانێت لە 150 پێداویستی خەڵک دابین بکە اینجا حیمایەتەکە حکوومەتی هەرێمی کوردستان تێبینیم کرد لە یاسای ژمارە 2 ساڵی 2021 بەڵێ تۆش ئەو تێبینی منیش دوێنێم خوێنەوە وتم هەیلەوە لە دوو لە هەمانشت دووبارە ئەکەنەوە بە غەڵەت لە سێرند مەسلەی بازار زانی چۆن یەک دقیقا حاجی گیانیەمەوە خزمەتە لەبەرەوەی دەمێکە ڕامگرتووی من میوان بووم لە بەرنمەیە بە تاقی تەنیا لە دوورەوە زانم چەند ئینسان هەز بە تەنایی یەکا بەس ئەو پرسیارم جواب بەرەوە ئایا لە پڕێکە سەر ڕێەوە هەموو پشکنینە لە ناو مارکێتە سەمپڵی شت وەرەگیرێ بیبەن فەحسی بکەن هێلکە ئەیبەن فەحسی بکەن گۆشت فەحسەکرێتەوە حیوان پێش سەربڕین و دوای سەربڕین فەحسەکرێت بەڵێ یەکەمیان لە ناو مارکێتەکان بەشێکتکە کۆنتترۆل دەیکات بەردەوام ئەوە دەسوورن و خاوان کارەکەش دەبی هەر شتێکە ئەکسپایرەکەی نزیک بوو هەرزانی دەکات چکە ئەکسپایرەکەی تەواو بوو دەبی فڕیدات حتا سەمون ئەگەر ئەمڕۆکە دروست کرا لە بازارە نەرویجەکان بۆ بەیانی نامێنێتەوە دەبی فڕیدات دومیان بۆ مەسلەی سەربڕین من بۆ سەردان چوومە قەسابخانەیەک یەکەمدا کە چوومە ژوورەوە زلێکیان لەبەرکردن اینجا چەند خەنگاوێک چون ڕۆنکردنەوەیان بۆ کەسە جیهازەکان دیسان زلێکی تریان لەبەرکردن سێ جلم گۆڕی هەتاگەیشمە ناو گۆشتەکەش نە قەسابەکە نە کەسی ئیشی تێناکە هەتا وەکو دکتۆرەکەی بەیتەری دکتۆرەکەی ئاژەڵ بێتنەریەکان فەحسی نەکە بۆ نییە بەخۆی سەر ببرێت تەنیا یەک دانەی بۆ هەیە سەر ببرێت یان ئەگەر بێت و گورگ پەلاماری بدە ئەگە گورگ پەلاماریشی بدا بۆشی نییە تەقل لە گورگەکەش بکە ئەگەنا دەچێتە محکمەی حیوانەکان محکمەی باڵنداری دەرێت تۆ تەقەت کردووە لە گیانلەبەرێک لەبەرەوەش هەر ئێستا لە کورد لە ئەوروپاش نفسی تجارەتەکە هەیە هەندێک لە برادرانە دەچن جەنابەت ڕایشکاری ئابووریت لە حەڵاڵە یان ئەمە حەڵاڵەکەیە ڕایشکاری ئابووریت لە وەزارەتی چۆ بڵێ لە ئینستیتوتێکی تایبەت بە ریسێرچ و تۆژینەوەی ئابووری من بەڵێ من بەڵێ لێکۆڵینەوەشم ئابووریشم هەروەها لە 17 ساڵێش لە دەوڵەت کارم کردووە باشە ئەتوانەکانیدا هەمووی تێپەڕیەوە بەڕاستی لەبەر ئەوە حەزەکەم 10 دقیقە بگری منجا دەستکەم بە قسە من حەزەکەم نەگریت بەڵام یاسا و ڕێسایەکی ڕێک و پێک بە دوو دید و تێگەشتنی خۆت بە کوردی بەست و دووەرگرتن لە قانونەکانی ئەوێ بنێریتەوە بۆ جەنابی دکتۆر دارا یا بۆ جەنابی دکتۆر یوسف یا دکتۆر ئومێد یا دکتۆر بێستون یا بڵاوی بکەرەوە لە ڕۆژنامەکانی کوردستان یا لە ڕوودا و ئێمە لە خزمەتت داین ئەتوانی شتێکی قورسە یا بیەی بە پەرلەمانتارەکان ئێشەڵا ئەگەر پەرلەمان کەوتە کار بیرۆکەیەکی زۆر باشە ڕەنگە ئۆنلاین هەبێت نازانم بەس بۆی کە لە دوای تێگەیشتن لە حاڵی واقعی کوردستان لە زاریەوە بەڵێ هیوادارشم لە کابینەی ئێستا پاراستنی ژێرخانی کوشتتوکاڵی بیتەیە کوشتتوکاڵی بیتە یەک لە ئامانجەکانی چکە کوشتتوکاڵ وەکو دەڵێن نەفتێکی بەردەوامە وەکو نەرویت یعنی ناوکت نەفوت هەموو شتێکمان بگرێتەوە لە ماڵ و موچە و لە سەروەت و لە هەموو شتێکە باسی نەوتەکەن دووەمینیشیان کاکەڕەنج وەکو ڕخنەیەک یان پرسیارێک بۆ گومرگکردنی سیارەکان زۆر توندن
ئەگەر بێت و لە سنوورەکەی سیارەیەک داخلکە ئۆتۆمبیلێک لە 5 ساڵ کەونتر بێت تۆ دەبی پاسپۆرتەکەت دابنەی بۆ ئەوەندە توندن بەرامبەر بە سیارە بۆ ئەوەندە تونی بەرامبەر خۆراک پرسیارە جوانترین پرسیار منیش یعنی ئەمە گومرگ و سانەوە و خۆراک و ئاسایشی خۆراک دەچێتە سەر ئاسایشی نێونەتەوەیی ئاسایشی نێونەتەوەیی و ئەو تەنیا بریار نییە لەسەر مخابراتی عسکەری بەڵکو ئەمە بەشێکی زۆر گرنگە چونکە ئەمە پەیوەستە بە تاچی مرۆڤی کورد حکومت دروست بووە بۆ دروستکردن و بۆ ژیانێکی ڕفاهیەتی بۆ میلەتەکەی خۆی حکومەتیش تەنیا عیبارەت لە حکومەت نییە لە وەزیرەکان ئەوە وەکو بەڕێزت وتت لە هاوڵاتێکەوە دەست پێ دەکات لە ئەوەی دەست پێ دەکات دەچێتە سەرەوە دەچێتە ڕاوێژکارەکان دەچێتە بەرنامەکان من جارێکی تر سوپاست دەکەم جار لای ئێمە دەنگت دەبچڕێ دوجار نابێت کە بە خزمەتت دەگەم زۆر سپاسی جەناب دەکەم و هەروەها زۆر سپاسی دەرێنەری ناسراوی کورد هەڵکەوت مستەفا شەکەم کە جەنابتی بە من ناسان کاتێکی خۆش میوانێکی دڵسۆز و شیرین بووی لامان شەوێکی شادە دەبێت سڵاوم بۆ کوردانی نەرویج و هەموو وڵاتانی ئەوروپا کاتێکی خۆش فەرموو براگیان مایکە کە بە جەنابتە سەرەتا سڵاوتان لێبێ بەخێراتنی میوانە پڕێزەکان دەکەم سوپاس بۆ خەمخۆریت کاکڕانس کە لە خەمی ژیانی هەموو هاوڵاتیانی کوردستانی بەڕاستی و من لێرەدا دەستخۆشی لە کاک حازی دەکەم حازیە من کە بەڕاستی زۆر بەشکاوە بە ڕازگویانە و بە شەفافی باسی هەموو ئەو بەرهەمانەی کرد کە ئەو هاوردەی دەکات وڵاش لە هیچ هێشتایی چەم نەوتوە ئەمن بەڕاستی ئەوەی کە باسی کرد من جێگای دەستخۆشیە بە خۆشحاڵیەوە تا ڕادەیەک بەرهەمی شیر لە وڵاتمان زیاد بووە و بە تایبەتی هەندێک کارگەی ئەم ساڵەکە لە کابینەی نوۆی حکوومەتی هەرێمی کوردستان گرنگی پێدراوە بەڕاستی ئەوە جێگای دەستخۆشیە و جێگای دەستخۆشەکەەوە هاوردەکردنی هێلکە قەدەغە کراوە ئەوە دوو حاڵەتی زۆر ئەساسەکەەوە ئەمە دەبێت لە بەڕسمییان نەنا هەر ڕسمی پێم وابێ هاوردەکردنی قەدەغەکراوە ینی نات بڵێ ناکە من معلوماتم لەسەر بدێتن ئیتر بار شێوازێک بێ بە قاساغ بێ من نازانم بەڕاستی معلوماتم لەسەر نییە بەڵام ئەوەی کە من ئاشنام پێوە هاوردەکردنی هێلکە مەمنوع کراوە بەخۆ بە ساقە بم یعنی حەزەکەم زانی زۆر شت لەسەر وەرەقا بڵێ ڕێک و پێکە بەڵام لە واقعا حتمما وانە کە لە سەورە ڕقە بوو پێویستە من وە توش پێیوە پابند بین باشە بەڵام ئەمن لێرەدا پرسیارەکەم هەیە بەڕاستی پێویستە حکوومەتی هەرێمیش دەست پێشخەریەک بکە لە بۆ کێڵگە پەلەوەریەکان بە خێوکردنی ئاژەڵ کەوا دەکات بەرهەمی گۆشتی وڵاتانی تر نێتە وڵاتمان بەڕاستی ئەوە کارەساتێکی گەورەیە زۆرێک لەو گۆشتانێک کە ئێمە دەبینین لە مارکێتەکان بۆگەن بووە یان کرمی هەڵێناوە خۆدەوانە کارەساتە بڵێ خۆت بینی و تاوانە خۆم بینیومە بڵێ خۆتیشت چییە چۆن ئیشت چییە ئەمن قوتابیمە قوتابێت بڵێ دەستە خۆش بێ سوپاس دەکەم بینەرانی بەڕێز لەبەر گرنگی باسەکە هەروەها ئەو خانمانە خانم با جەنابەت قسە بکەیت و ئەچمە ناوبڕ بەشێک زیادەکەم بۆ بەرنامەکە تۆ مامەڵە لەگەڵ هێلکە و گۆشت و ئەم شتانەکەی مریشک و وەزعەکەت بەدڵە وەڵی تا ڕادەیەک نەخێر و لە لایەکەش بڵێ ئێمە خۆمان هەرچەندە کاکرانس دەمویست بە سەرەتا قسەکانە بە شتێک بی بفەرموو ئەمویست بڵێم ئەو ویژدانەی کە ئێستا بازرگانەکەن لەگەڵ ڕێزم کە بازرگانەکان بازرگانی بە ڕوحی ئێمەوە ئەکەن ئەو ویژدانە با بڕوە بانەوەی تازە فێری ویژدان بی قوتابخانەیەک بکەینەوە ویژدانی فێرینەوەکانمان بکەین ئەوە با بیتە مەشهەدێک لە بۆ هەموو ماڵێک بەس نابێ وڵات دادا نابێ وڵات بیتە دەست ویژدانی خەڵک ئەبێ بیتە دەست غەرامە مەسەڵەن ئەگەر غەرامێکی زۆر کرا وەجاری دووەم ئەگەر هەڵەیەکی کریسە لە ئەڵمانیا یەک کەس هەڵەیە بکە هەتا ماوە پێوی ئەناڵێنێ وایە دکتۆر ومێت جەنابەت باست کرد وایە نەک 400,000 غەرامەی بکەیت و بجەنابی بچێ بای 6 ملیۆن شت بێنێ سبێنێ بڵێ 400,000 غەرامەیەم بەڵێ دواتریش ئەوانە بەڕێزانە کە بازرگانی ئەکەن و ئەشیا لە دەرەوە دێنن بۆ نایەن لێرانە زیاتر احتیمام بە شتی کوردەواری بدەن
بۆ نمونە پەلەور بەخێو بکەن لە جیاتی ئەوەی گۆشتی بیانیمان بۆ بین لێرە دەرخواردی مەبدەن با لێرە ئەوان پەلەور بەخێو بکەن و دواتریش ئێوە ئەڵێن هیچ کارگەیەک لێرە نییە یعنی لە کوردستان هەمووی خراپەنە خێوانە بەرهەمیمان هەیە کارگەمان هەیە شیری سروشتی ئەکڕی وە بە هەمان شێوە ئەکاتە ماست بۆ نمونە ئەگەر ناویشی بڵێ نازانم ئاسایە ناوی بڵێ شتی باش عتیادیە زۆر باشە شتی خراپی شەر عتیادی بەرهەمی زۆم ئەگەر زیاتر ئیشی لەسەر بکرێ و بە کوردی لەسەری نووسرایە دەتوانی بە کوردی معلوماتت پێ بدا دەتوانی سێرچکەی هەرچ بابەتێک لەسەر و بەرهەمەیە ئەتوانی بداتێ ئەتوانی لە وڵاتی خۆشمە ئەتوانم سەردانی شوێنەکەی کەم بزانم ئایا خاوێنە ئایا ئەو بەرهەمە بە پیسی لە بۆ ئێمە چاکرێ نەخێر لە جیاتی ئەوەی پشتیوانی بە بەرهەمە بیانیەکان بەس بەرهەمی خۆماڵی بۆ نمە زۆر بەشمان لێرانە بە تەماینە لە کابینەی دەم پێم وابی زیاتر گرنگی بە بەرهەمە خۆماڵەکان دریت دەستخۆش با ئەم خانمش قسە بکات دەستخۆش بێ دادا ئەم بەرنمەیە شۆکی کردی یا پێشترت زانی هەر بە دوودڵی گۆشتەکەت لێدەنا سەرەتا ڕێز و حرمەت بجەنابێتە واللهی شۆک بوویمە پێشتریش ئەو تشتەمە دیتیە زۆرجە ینی خاصمە هێلکەمە کڕیا عیبنێبی ئەو جیقنەی پێوە ینی ئەس یەک بخۆ دێبەمە و ماڵ دەبی بلیفکەی جوان جوان بشۆم هەنگی دێ بکارینم ینی ئینسان هەببینیتن لە مارکێتە لە هەرجێکی ئەو پیسا و تشتەی پێوە ینی نزانەوە کو لەو باوەڕەدام لە دنیادا تەنیا کورد ناچار بکرێ هێلکە بە لفکە بشوانە واللهی ئەز یەک بخۆوەت کەم ینی دەبی بشۆم هەنگی دێچمتە سەلاجێنیم داوەریت ڕجقنەی پێوە ینی پیسە دوش ئەس ینی توێ فکرێمە ئەمە بگەڕینە و زمانی قەدیم ئەمە هەیەک بخۆ بچینە و گوند تێلێکی بخۆ ڕاگرین وریشکا ڕاگرین ئێزا بخۆ بدۆشم و بکەمە ماست و پەنیر و لە هەمیە چێترە ینی براعیا من وەلی هات ینی ئەمە بگەڕینە و زمانی قەدیم خودێوان چشتین و کە ئەم دەبیزین يعني لنكمة شتن وصى نبو والله از بخوي فكرت كم يعني ولي هاد اما شوق بينا بتسين او قند زاب خوتيل اراغرين بدل خو او تشتي داينش تشتي باج داين يعني تشتي باج داين تسيل خو بركه شمتو تشتي يعني تشتي خرابنا دايني وبرهمكي باش شي ذهبي يعني ولي هات استمندار شو جناحي هي او تشتي او شيري بدايه يعني اما بخوش يعني والله عافيه بوما كردا اما هو بالسريك وماينه اما ولا اما زور تبقواتين اما او تشتي بخون وها هو جبين ولا يعافيه بوما والله راسته بس لو زور بهزين اما قومك ملتك بهزي والله لواتي براسي لواتي برجريمان بياكر هر براسي وانيا يعني او هم تشتي ام تخوين وها شيء اگر انسان بيكره برجري يعني او تشتي او جوامير بحثك هنده هو بيتن امش هو بالسريق وبين والله عافيه بوما راستي بخيراتي خوش كامل سر عزيزي سباس بنا راني برس باش امنا وبرا لقل امان بردوام بم وروى حاجي بيرتان نتشا الله قسم ماوا لسر شيري منال قسمان بوكيت براز قوي شيري قورا ئەوەی توانیم لە خزمەت تا دەباش بزانین وەزعی شیری مناڵ چۆنە چونکە ئەگەر ئێمە بەرگریەکمان لە خۆمان بۆ بکرێ مناڵ بەڕاستی ناتوانێت بەرگری لە خۆی بکە دایکی مناڵ وەزعی باش نییە بە پێی قسەی هەموو میوانەکان دکتۆر دارا فەرمووی ئەو ئەنتیبایۆتیک و ڤاکسینە و عەرازەکانی کە لە لەشە کەڵەکە بێ لە ڕێگەی شیری دایکی شیرەخۆرەوە ئەچێ بۆ کۆرپەلەکە اینجا دایکی وەزعی خراپ بێ خوا نەخواستە شیری مناڵەکەش لە 100% لەژێر چاودێری و کۆنتڕۆڵا نەبێت و پێکهاتەی ناو شیرەکان بەڕاستی وەکو لەیبڵەکە نەبێت ئیترەوە ئەمە خەتی سوور و ئیتر حەماوەکە زۆر بەرزە ساگەڕن